ئازیزانم لە هەر شوێنێکن سڵاویەمەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین کە هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن و بە دوور بن لە نەخۆشی کۆرۆنا. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. لا تەوەری یەکەممان و سەرتاماندا باس لە ڕۆڵی ڕێکخراوە مەدەنیەکان ئەکەین لە ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان. وەک ئەزانین هەر لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا هەتا ئێستا کۆمەڵێکی زۆر ڕێکخراومان هەیە لە هەرێمی کوردستان کاریان کردووە بۆ ئەوەی کە خزمەتی زیاتر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە کارەکانیان چی بوون لەو بارودۆخەدا و لە هەمان کاتیشدا باسێک لە پلان و بەرنامەکانیان ئەکەین بۆ داهاتوو کە ئیتر بەرەبەرە خەریکە وەزعەکە ئاسایی ئەبێتەوە بە خۆشحاڵی و ئەمان پێویستە چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن کە هاوکاری حکوومەت و هاوکاری خەڵکی بدەن بۆ ئەوەی کە وەزعەکە ئاسایی بکەنەوەوانی و لەگەڵیان بەشدار بن وە بۆ ئەوەی کە خزمەتی زیاتر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن و تا چەند گرنگە حکوومەت و خەڵکیش هاوکاریان بن بۆ ئەوەی کە بتوانن کە خزمەتەکانیان زیاتر بکەن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەممان. لا تەوەری دووەمماندا باس لە ئاساییکردنەوەی خەرجی و داهات ئەکەین لە ماڵەوە. وەک ئەزانین کە لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا هەتا ئێستا ئێمە زۆرترین هەوڵماندا و ڕوومان لە مارکێت و بازاڕەکان کردووە بۆ ئەوەی کە کەلوپەل و پێداویستەکانمان بکڕین و لە ماڵەکانماندا زەخیرەیان بکەین وە بڕێکی زۆر پارەمان سەرف کرد لەو ماوەیەدا. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە پێویستە چی بکرێت لە دوای ئەم ئاساییبوونەوەی ئەم حاڵەتە بۆ ئەوەی کە بتوانین خەرجی و داهاتەکانمان ئاسایی بکەینەوە، خەرجەکانمان کەمتر بکەینەوە، لەمان کاتیشدا بتوانین بێگومان پاشەکەوتێکمان هەبێت و خەرجەکانمان ڕێک بخەینەوە لەگەڵ ئەم بارودۆخەیە بیگونجێنین و لەمان کاتیشدا تا چەند گرنگە پلانمان هەبێت بۆ خەرجکردن. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تاکۆتایی بینەرمان بن و سوودەی لەوەربگرن. بەڵێ ئازیزانم وەکو وتمان تەوەری یەکەممان و سەرتامان باز لە ڕۆڵی ڕێکخراوە مەدەنیەکان ئەکەین و پێویستە چی بکەن بۆ ئەوەی ئەوان هاوکاری حکوومەت و خەڵکی بن بۆ ئەوەی کە بارودۆخەکە بەرەو ئاسایی ببنەوە. هەر بۆ مەبەستەش مامۆستا هیوا عەلی چالاکوانی مەدەنی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لە هەولێر و لەگەڵمانە. مامۆستا هیوا سڵاو لێبێ و بەیانیت باش بێ. ئەمێ سەرتا باسێک لە ڕێکخراوە مەدەنیەکان بکەین بزانین مەبەستمان لە چییە و کام ڕێکخراوانە ئەگرێتەوە. بەینتان باش بەیانی بینەر و بیسەرە خۆشەویستەکانی بەرنامەی ئەمڕۆ کەناڵ لە جوانەکەی گەری کوردستان باش تەندروستیتان باش. هیوادارم هەموو لایەک تەندروست بن. دیارە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کەەوە ڕۆڵێکی باڵیان هەیە لە هۆشیارکردنەوە و پێگەیاندنی تاک هەروەها تاواکردنی ئەو کارانێکەوە حکوومەت فریای ناکەوێ یاخود کەناڵی گەیاندنی داخوازیەکانی خەڵکی بەگشتی. لە هەرێمی کوردستان خۆشبەختانە پرۆسەی دروستبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چۆتە قۆناغێکی زۆر باش. لە کاتی ئێستادا دەتوانانی بڵێن کەوا سەرباری ئەو قەیرانانی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ناهاوسەنجیەکەوە لە وڵات ڕوویدا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کەناڵێکی گرنگ بوون بۆ ئەوەی کەوا حکوومەت بتوانێت لە ڕێگەی ئەم بەرنامانەیەکەوە هەیتی بۆ ڕوبەڕوونەوەی پەتاوی کۆرۆنا ئەم نەخۆشیە جیهانیەکەوە هەرێمی کوردستانیشی گرتەوە. خۆشبەختانە هەمومان پێکەوە لە پاڵ دامەزرا ئەمنیەکان و دامەزراوەکانی تەندروستی و کارمەندانی پزیشکی و دکتۆرەکان و هەروەها هاوڵاتیان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش توانیان ئەو ڕۆڵە بە زیادەوە لە ئەستۆ بگرن و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەو ڕێکخراوانن کەوا هەڵدەستن بە ئەنجامدانی کۆمەڵێک چاڵاکی و سێکتەری جیاجیا لە بوارەکانی ژیان هەروەها هەوڵ دەدەن بۆ پرۆسەی بە مەدەنیکردنی کۆمەلگا لە ڕێگەی دروستکردنی تاک و پاراستنی تاک و پێگەیاندنی تاک. مامۆستا هیوا با باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە ڕێکخراوەکان لقیان هەبێت لە سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوی بتوانن کە خزمەت زیاتر بکەن. بەڵێ بێگومان ئەمە زۆر گرنگە. ئێمە ئەگەر خۆمان بەراورد بکەین لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو کەەوە تەجروبەیەکی زۆریان هەیە لەگەڵ پرۆسەی بە مەدەنیکردنی کۆمەلگا دەبینی ڕێکخراوەکان لە وڵاتانی پێشکەوتوو لەسەر ئاستی کۆڵان و گەڕک دروست دەبن. ئێمە بۆ شارێک زۆر پێویستمانەکەەوە لقمان هەبێ بە تایبەتی کەەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی زۆربیان لە سنتەری شارەکانن یاخود پچڕانێک هەیە لە نێوان شارەکان جگەلەوەیکەوە بەداخەوە ئێمە تاوەکو پێویست تاوەکو ئێستا نەمانتوانیوە لە ناو سنتەری شار چاڵاکیەکانمان ببینە دەرەوە بۆ قەزا و ناحیەکان و گوندەکان چونکە ئەمەش بەشێکە لە پرۆسەی بە مەدەنیکردنی کۆمەلگا. بۆیە زۆر گرنگە کەوا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بتوانن
چاڵاکیەکانیان وەکو شەبەکەیشی لێگرێدراوە بگوازنەوە یاخود ئەگەر ئیمکانەتی ئەوە نییەکەوە لەقی ڕێکخراوەکان لە شوێ هەموو شوێنێک بکرێتەوە دەتوانین لەگەر ڕێکخراوەکانی هاو ئامانج و هاوپیشە و هاوپەیام لە شارێکی تر یاخود لە شوێنێکی تری زوگرافی تەنسیق بکرێت بۆی بتوان هەمان پەیام و هەمان دیدگا و هەمان ڕیسالە بگەێنن. بەڵێ مامۆستا هیوا با باسێک لە بەڕێز باس لە تەنسیق کرد لە نێوان ڕێکخراوەکان باسێک لەوە بکەین تا چەند گرنگە ڕێکخراوەکان کۆنتاکتیان هەبێت لە نێوانە بۆ ئەوەی کە بتوانن خزمەتەکانیان زیاتر بکەن. بەڵێ دیارە کە لە ئەنجامی پێویستی زۆرمان بە تەبایی و هەماهەنگی لە نێوان خۆمان و لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و تەنسیق لەگەر هەموو ئەو دامەزراوانێکەوە پێویستە بە ئەو ڕۆبۆمان بەدەرکەوتکەوە ئێمە چۆن سەرکەوتو دەبین بە تایبەتی لە کاتی هاتنی ئەو پەتایە لە هەرێمی کوردستان ئەمە بەدەرکەوتکەوە ڕێکخراوەکان تا چەند توانیان هەماهەنگی بکەن و پەیامەکان و تێکەڵکردنی چاڵاکیەکان و لە ئەنجامی دروستبوونی کۆمەڵی کامپین لە ئەنجامی دروستبوونی کۆمەڵێ گروپی هاوبەش ئەم بەڕاستی ئەوم بینی کەوا دەستخۆشییان لێ دەکەم بەشێک لە ڕێکخراوەکان توانیان ئەو سنوورانە تێپەڕێنکەوە لە شوێنی خۆیانەوە جوولەی گەورەیان کرد بە تایبەتی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چەند شتێکیان کردکەوە هەوڵیاندا بۆ ئەوەیکەوە ژیان لە دۆخی چاقبەستنی دەرونی هاوڵاتیان دەرباز بکەن بۆ نمونە پێشکەشکردنی هاوکاری مرۆیی هەروەها بڵاوبوونەوەی ڕێنمایەکانی پابندبوون و لە ماڵەوەمانەوە کە هەمومان پێکەوە هاوکار بووین هەروەها بەردەوامیدان بە خولەکان بە چاڵاکیەکان لە ڕێگەی ئۆنلاین و سوۆشەل میدیا کە ئەمانە بەشێک بوو لە چاڵاکیەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ ئەوی هەمومان وا بکەینکەوە سەرباڵی ئەوەی کە لە ماڵەوەین بەڵام ژیان ناوەستێ بۆ ڕزگاکردنی تاک یاخود ڕزگاکردنی هەمومان لەو قۆناغەکەوە بەشێک بوو ئەرکەکانمان ئێمە لە ڕێگەی جیاوە توانیمان درێژە بەکار و چاڵاکیەکان بدەین ڕەنگە بەکەم و کوڕیەشەوەبی بەڵام ئەم یەکەمین جارە هەمومان ناسادەبن بێکەوە بۆ ڕزگارکردنی خۆمان و لە پێناو خۆمان و بۆ جوانکردنەوەی ژیان پێکەوە هەماهنگ دەبین. بەڵێ مامۆستا هیوا باست لە کۆمەڵە کار و چالاکی کرد کە لەلایەن ڕێکخراوە مەدەنیەکانەوە بەڕێوە چوە لەم حاڵەتی کە ئێستای هەرێمی کوردستانی تێکەوتۆ لە کاتی کەرەنتینەیە ئەمێ باسێک لەوە بکەین تا چەند ڕێکخراوەکان بەشداریان هەبووە لەو کەمپینانەی کە دروست کراون بۆ ئەوەی کە خزمەت بە خەڵکانی هەژار و نەدار بکەن لەم حاڵەتی ئێستای هەرێمی کوردستانی تێکەوتووە یاخود ئایا ئەو ڕێکخراوانە هیچ دەستیان هەبووە لە دامەزراندنی ئەم کەمپینانە؟ بەڵێ بێگومان ڕێکخراوەکان ڕۆڵیان هەبووە لە دروستکردنی کەمپینەکان و هاوکاریکردنی خەڵک بە تایبەتیکەوە خەڵک لە ماڵەوە بوون نیان دەتوانێت کەسابەتی خۆیان بکەن و موچە لە کاتی پێویست نەدرا و لە ڕوانگەی دەرونی و سایکۆلۆژیەوە خەڵک پێویستی بە یارمەتی و پشتیوانێکی زۆر بوو ئێمە خۆمان کەمپینێکمان لە هەولێر دروست کرد بە ناوی کەمپینی ویژدانی هەولێر توانیمان یارمەتی سەدان خێزانی هەژار بدەین و سپاسی ئەو خێرخوازانە دەکەین کەوا جوابی دەستپێشخەریەکانی ئێمەیان داوە ئێمە بەبێ جیاوازی بەپێی توانای خۆمان هەوڵماندا یارمەتی ئەو خێزانانە بدەین کەوا پێویستیان بە هاناوە چوونە و لە هاناوە چوونەوە ئێمە ژمارە مۆبایلەکانی خۆمان داناو بوو و لە لایەکی تریشەوە دایان ڕێکخراوی تر لە شاری هەولێر لە شارەکانی تر ئەوم بینی کەوا کەمپینیان دروست کرد بوو خێرخوازان و خواپێداوانی هەولێر یاخود شارەکانی تر بەشداریان دەکرد یاخود کاریگەریشی گرنگیان هەبوو لە ڕێگەی سوشەل میدیاوە کاتێک وێنەیەک دەبیندرا کەسێکی هەژار وێنەکەی پیشان دەدرا ڕێکخراوەکان بەهانایەوە دەچون و ئەویان لە ئەسۆ دەگرت بەڵام بەداخەوە یەکێک لە کێشە و بەربەستەکانی بەردەم چاڵاکیەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بوونی زۆری ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو ئەمە وای کردکەوە دیدی ڕێکخراوەکان و چاڵاکی ڕێکخراوەکان بەرتەسک ببێتەوە ئەگەر سەیر بکەین حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایەکی دەرکردکەوە دەڵێت نابێت ڕێکخراوەکان هەرکەس دەخۆیەوە چاڵاکی بکات و کەمپینەکان بەڕێوەبات و کۆمەکان کۆکاتەوە بەڵکو دەبێت لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەم پرۆسەیە تۆزێک ئالۆز بوو چونکە ئێمە دەمانزانی چێ پێویستی بە یارمەتیە چێ پێویستی بە کۆمەک و پشتیوانیە هەروەها بۆ بەسەلەی متمانەش هەموو خەڵکێک نایتوانی کەوا بەشداری بکە لە کەمپینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی متمانە چونکە خەڵک دەوێت بۆ خۆی ئەمڕۆ خێرێک بکە بۆ خۆی بەهانای خەڵکەوە بچی یاخود لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بی بەڵام ئەمەش بەشێکە لەم پرۆسەیەکەوە هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان دەرگای زیاتر یاخود دەرفەتی باشتر بدا بە ڕێکخراوەکان بۆی ئەم متمانەیە لە نێوان هاوڵاتی و
لە نێوان خواپێداوەکان و لە نێوان دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەبێ. بەڵێ مامۆستا با باسێک لەوە بکەین کە تا چەند ڕێکخراوەکان ڕۆڵیان هەبووە لە بڵاوکردنەوەی ڕێنمایە تەندروستیەکان. بەڵێ خۆشببختانەکەەوە هەرێمی کوردستان بە سەلامەتی لەم پەتایە دەربازی بوو. دیارە ئەمە ڕۆڵی هەمومان بوو و ئەرچی هەمومان بووکەوە بەیەکەوە خۆمان بپارێزین و ئەوانی تریش بپارێزین. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆڵێکی باڵیان هەبوو بۆ پاراستنی خەڵک لە ڕێگەی ئەو سیستەمەی کەوا بۆ خۆیان هەیەیان بوو لە سوۆشەل میدیا، لە ڕێگەی پەیامەکانی خۆیان، لە ڕێگەی پەیوەندیکردنەکان. بەڵێ بێگومان ڕۆڵێکی باڵیان هەبوو بۆ هێشتنەوەی خەڵک لە ماڵەوە، بۆ پابندبوون بە ڕێنمایەکان، بۆ ڕێزگرتن لەو خەڵکانەیەکەوە لە پێناوی ئێمە لە شەقام بوون و بۆ دانگرتن بە خۆیان بۆ تێپەڕبوونی ئەو دۆخێکەوە هەمومان پێویست بوو ئەنجامی بدەین. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە بەشی توانای خۆیان ئەم ئەرکیان ڕاپەڕاند. ئەم دەستخۆشییان لێ دەکەم و دەستخۆشی لەو چاڵاکوانانە دەکەم کەەوە بەردەوام لەسەر کەڤەرەکانی خۆیان لە فەیسبوک پابندبوونی لە ماڵەوە دەمێنینەوەیاندا دەبەزان دایان چاڵێنکی زۆر گەورە لە کوردستان ڕوویدا. ئەم هۆکاری ئەوە بووکەوە سوۆشەل میدیا ئێستا بەهۆی مانەوەی خەڵک لە ماڵەوە هەموو خەڵک ئۆنلاین بوو، خەڵک زیاتر ئەم پەیامی بەدەست دەگەیشت و پابندی ڕێنمایەکان دەبوو. بەڵێ مامۆستا با باسێک لەوە بکەین کە ئیتر خەریکە بارودۆخەکە بەرەو ئاسایی بوونەوە ئەڕوات بە خۆشحاڵیەوە. ئێمە ئەمانێت بزانین کە تا چەند گرنگە ڕێکخراوەکان هەوڵ بدەن بۆ ئاساییکردنەوەی ژیانی هاوڵاتیان و پێویستە چی بکرێت؟ بەڵێ دیارە ئێستا خۆناغ بە خۆناغ حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ئەم دۆخە ئاسایی بکاتەوە. لەگەڵ ئاساییکردنەوەی ژیان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەرکێکی زۆر قورسیان دەکەوێتە سەرشان و بەهۆی کردنەوەی دەرگای چاڵاکی ڕێکخراوەکان و ئۆفیسی ڕێکخراوەکان لە شارەکان، دەرگایکردنەوەی ئەنجامدانی پرۆژەکان، هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی داوای نەکردووەکەەوە ژیان ئاسایی بکرێتەوە. لەبەرەوە هێشتان ترسێک ماوە، هێشتان زەنجی کۆتایی سەرکەوتن بەسەر زالبوون بەسەر ئەم نەخۆشیە ڕانەگەێنراوە. لەبەرەوە کە سیر دەکەی ئاساییکردنەوەی ژیان چەند پرۆسەیەکە خۆناغ بە خۆناغ دەست پێ دەکەی. هێشتان دەرگای قوتابخانەکان و زانکۆکان و دامەزراو ئەکادمیەکان و کەناڵەکانی پەروەردەکردنی خەڵک و ڕێکەپێدانی ئۆفیس ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ چاڵاکی ئەنجامدان نەکراوەتەوە. بەڵام بۆ ئاساییکردنەوەی ژیان هەمومان هەوڵ دەدەینکەوە ژیان بگەڕێنەوە دۆخی جاران بۆ ئاودانکردنەوەی ئەم وڵاتی خۆمان، بۆ گەڕانەوەی هەمومان بۆ سەرکار و چاڵاکیەکانی خۆمان. یەکێکە لە ئەرکە قورسەکان و لە پێشینەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەبێ لە جاران زیاتر تاکو هەمومان دەکەوێنە سەسکی ژیانی ئاسایی خۆمان هەوڵی بۆ بدەن لە ڕێگەی دروستکردنی کەمپینەکان و هەڵمەتەکانی ڕێکخراوەکان کە لە بواری جیاجاوە بۆیان دروستبوون. هەر ڕێکخراوەک لە بوار و سێکتەرەکانی خۆی یاخود کۆمەڵی نێتوۆرکی پرۆژەی هاوبەشی ڕێکخراوەکان بەیەکەوە دەبێت کار و چاڵەکیەکان دەست پێ بکرێتەوە. خولەکان و کۆڕ و سیمینارەکان و کەمپینەکان دەبێت بەردەوام بن، بەڵام ناکرێ بێکزاری دەست بەرداری خۆپارێزی بین، چونکە 2000 بۆمان دەکرد کەوا خۆپارێزی باشترین چارەسەرکردنە لەو خەیرانێکەوە ئێمە تێدا دەرباز بووین و دەستگرتن بڕێنمایەکان و پاک و خاوێنی یەکێک دەبێت لە ئەرکەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لێدا هاتوو. بەڵێ مامۆستا باست لەوە کرد کە ئێشتا مەترسی ئەم نەخۆشیە ماوە. ئەمە بزانین کە ڕۆڵی ئەم ڕێکخراوانە چی ئەبێت لە ئێستادا بۆ ئەوەی کە ئەو مەترسیە بگەن نە هاوڵاتیان بڵێن ئێشتا ماوە کە ڕێنمایەکان جێبەجێ بکرێت. بەڵێ دیارە بابەتەکە بابەتیشی تەندروستیە، بابەتی خۆپارێزیە. وڵاتانی پێشکەوتوو بە هەموو ئەو سیستەم و ئامێرانی کەوا لە بەردەستیانە بە هەموو ئەو تەجروبە و توێژینەوەی کە لە بەردەستیاندایە هێشتان ترسیان لە مەسلەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە. ئەوە ڤایرۆسی کۆرۆنا ئەو شەیەکەوە زۆرترین خەڵک لە کوردستان ڕۆژانە سەدان جار جێویستی دەبی، ترسێکی گەورەی لێ نیشتووە. ئێمە ناکرێت لە ژیان ڕابکەین لە پێنا ئەوەیەوە ڤایرۆسێک لە وڵاتەکەمان بڵاو دەبێتەوە. ئەرچی ئێمەمانان لە ڕێکخراوەکان لە دامەزراوەکان لە میدیا لە هەموو لایەک ئەوەیەکەوە تاکێک هۆشیار بکەینەوە، تاکێک ئامادە بکەینکەوە ئیتر کەم تەرخەمی لە ژیان نەک بۆ ئەو ڤایرۆسە بۆ هەموو بابەتیشتر دەبێت بە ئاگامان بهێنێتەوە. بابەتی پاک و خاوێنی
بابەتی تەندروستی بابەتی ئاگالێبوون لەوانی تر بابەتی دەستگرتن بە مەسرف کە بینیتان کەەوە خەڵکێکی زۆر لە ماوەی مانگێک تووشی هەژاری و نەداری بوو ئەمەوا دەکاتکەوە ئێمە لەسەر کۆمەڵێک شت ڕێکەوەینکەوە بەیەکەوە بتوانین خۆمان بپارێزین و پابندی ڕێنمایەکان بین و حکوومەتتی هەرێمی پێویستەکانی فراهم بکە یعنی پێویستەکانی ڕاهێ ئەوە فراهم کەەوە خەڵک چۆن دەتوانێت خۆی بپارێزی کەناڵەکانی خۆپارێزی چین ناکرێت ئەمە تەنها داوا لە هاوڵاتی بکەین لە ماڵ و بمێنێتەوە یا ماسکێک ببەستێ کاتێک لە شوێنە گشتەکان هات حکوومەتتی هەرێمی کوردستانیش دەبێت گرنگی بە سنتەرەکانی چاودێریکردنی خەڵک و سنتەرەکانی ڕێنماییکردنی خەڵک بدا دوای هێوربوونەوەی ئەم قۆناغا حکوومەت لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و ئەگەر داوامان لێ بکەن ئێمە خۆبەخشانە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش کۆڵان بە کۆڵان هەڵمەتی لە دەرگادانی ماڵەکان دەست پێ دەکەین و تکان لێ دەکەین بۆی ئەوەی کە مەبەستمانە بۆ تەندروستی و سەلامەتی هاوڵاتیەکانی خۆمان پێیان ڕابگەینین کەوا لە دوای ئاساییکردنەوەی دۆخی ژیانیش ئێمە بەردەوام بین بۆی لە هەموو حاڵەتێکی تری لێ ناکاو بە شێوەیەکی تۆکمە و بەرنامە بۆ داڕێژرا و ئاگدار لە هەموو قۆناغێکی ژیان بێکەوە لە یەک پرۆگرامدا بێکەوە بە یەک ئامانج ئیش بکەین. بەڵێ مامۆستا باست لە بەرنامە کرد بۆ کارکردن ئەمێ بزانم تا چەند گرنگە کە ڕێکخراوەکان پلانی کارکردنیان هەبێت و هەر یەکیان لە پلانی ئەوی تر شارەزایی هەبێت ئاگای لێ بێ بۆ ئەوەی کە بتوان خزمەتی باشتر بە هاوڵاتیان بکەن. بەڵێ دیارە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە کۆمەڵێک سێکتەری جیا دروست بوون بە کۆمەڵک ئامانج و دنیابینی جیاوە دروست بوون و خۆشببختانە ژمارەیەکی زۆرمان هەیە لە چەند هزار ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمان هەیە لە کوردستان و هەماهەنگی لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەماهەنگی لە نێوان ئەم پرۆگرامانێکەوە حکوومەت هەرێمی کوردستان پێشکەشی دەکات یەکێکە لە زامنکردنی ئەم سەرکەوتنی ئەم پرۆسەیە و یەکێکە لە گەیاندنی پەیامی خێرا بۆ کۆمەڵی مەدەنی یاخود بە هاوڵاتی بەتاک لێرەدا دەبێت حکوومەت هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەشدار پێ بکە لە بڕیارەکانی یاخود لە وەرگرتنی پێشنیارەکان یاخود لە کاتی ئەنجامدانی چالاکیەکانی کەەوە چۆن ئێمە بتوانین ئەم پرۆسەیە بە هەمانجی لەگە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی حکوومەت بەشداری پێ بکەین بەداخەوە ئێمە ئەومان نبینی کەەوە حکوومەت هەست بۆ بکەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چەندە ڕۆڵێکی گرنگیان هەیە یاخود چالاکوانان چەندە دەتوانن بەشدار بن لە ئەنجامدانی ئەم پرۆسەیە لە کەناڵەکانی هۆشیارکردنەوەی خەڵک بەڵام ئێمە خۆمان نەوەستاین دەست پێش خەریمان کرد ڕەنگە ئەمەش ئەم پرۆسەیە زۆر گەرم و گوڕ نەبیندرابی لە بەرچاوی خەڵک لەبەر ئەوەیەکەوە ئێمە بۆ خۆمان لە مەیدانەکە بووین و بۆ خۆمان بخاوەنی ئەم پرۆسەیە زانی. بەڵێ مامۆستا وەک ئەزانین کە کاتی کەرەنتینە کۆمەڵێکی زۆر ڕێکخراو کاریان ئەکرد بەڵام بەبێ پلان کاریان ئەکرد وەک ئەزانین کە لە ناوچەیەک کۆمەڵێکی زۆر ڕێکخراو کارێکرد لە ناوچەیەکی تر هیچ ڕێکخراوێک نەبوو کار بکات و بێگومان خەڵکیش پێویستی بە خزمەتکردنی ئەوان هەبوو ئەمێ بزانم هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە. بەڵێ بەداخوا ئەمە ڕاستیەکە زۆر دیارە و ناشادرێتەوە ناتوانین بڵێنکەوە بە شێوکی گشتگیر ئیش دەکرا یاخود هەماهەنگێکی ئەو جۆرە هەبوو کەوا تازە باسم کرد حکوومەتتی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکان و دامەزراوەکان وەکو پێویست هەماهەنگیشی ئەو تۆیان ڕەنگە نەبوو بێ لەو مەجاالە ئەگەر لە سەرەتایی دەستپێکردنی بەرنامەی کەرەنتین و هەڵمەتەکانی خۆپارێزی بۆردێکی هۆشیاری و هەماهەنگی یاخود ڕێکخراوەکان ئەندام بوونە لە ناو تۆڕی بەرەنگار بوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئاستی شارەکان ئەم شەبکاتی ئیشکردنە جوانتر ڕووماڵ دەکرا چونکە ئێمە ڕێکخراوەکان دەزانین لە چێوە دەتوانین کار بکەین یاخود لە چێوە خزمەت بکەین ڕەنگە حکوومەتتی هەرێمی کوردستان نەزانێ حکوومەتتی هەرێمی کوردستان کاتێک دەیزانیکەوە چێن دەرپێویستی بە خزمەتکردنەکەەوە گەڕەکێک یاخود ناوچەیەکی دیاریکرا و یەکێک لە هەرگرانی ڤایرۆسی کۆرۆنا یاخود چەند کەسێکی گومان لێکرا و لە هەوا هەرگری ڤایرۆسەکە ڕووی دەدا اینجا حکوومەت ئەو شوێنەیدا دەکرد بە مەدانی خزمەتکردن و مەدانی گەیاندنی خزمەت گوزاریەکان و ئەمە بۆتە هۆی ئیکەوە هاوڵاتیان هەست بۆ جیاوازی بکەن ئێمە لە بەشی خۆمان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بن بە بەشی خۆم داوایێبردن دەکەم ئەگەر نەمانتوانی بیکەوە بەشەیەکی یەکسان و هاوبەش خزمەت بکەین ئەمە بەرنامە بۆ داڕێژراو نەبووە جیاوازیکردن لە نێوان خەڵک بەڵام ڕەنگە لە هۆکاری کەم تەرخەمی و نەبوونی هەماهەنگی بووە چونکە ژیان بە جۆرێک وەسا بوو ڕێنمایەکان بە جۆرێک زۆر بوونکەوە خەڵک وەکو پێویست نەیدەتوانی یاخود ترسێکە بوو چەندجار ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕوبەڕووی کێشە دەبوونەوە بە حکمی ئەوەی کەوا نەیانتوانیەوە لە بازنەیەکی دیاریکراوە بستنە بازنەیەکی تر بە ئەنجامدانی چالاکیەکان.
بەڵێ مامۆستا با باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە ڕێکخراوەکان بەسەر بەخۆی کار بکەن و گوێنێن بەلای ئەو لایەنەی کە سەر بەوێن و بێگومان تا چەند گرنگە ڕێکخراوەکان گوێ بە شارچێتی نێن گوێ بە لایەنەکان نێن کار بکەن بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان. بەڵێ دیارە کە باسی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی دەکەین وشەی یاخود چەمشی سەربەخۆیش لەگەر ئەم بابەتە باز دەکرێ. هەموو ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی کاتێک دروست بووە لە پێناسی خۆیدا ئاماژەی بەوە کردووە کە ئەمە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی سەربەخۆی قازانج نەویستە و خاوەن کەسایەتی معنەوی و کار دەکات بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک بەبێ جیاوازی و ڕەنگە ئەمە لە کوردستان زۆر وەکو پێویست نەسوبێتە سەر زۆر جار خەڵک گومان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ئەجێنداکانیان دەکەن بە حکمی ئەوەی کەوە ڕۆڵی حزب و دەستی حزب و پێگەی حزب لە کوردستان ئەوەندە بەهێزەکەوە کاتێک ڕێکخراوێکی بەهێز و چاڵک بەدەر دەکەوێت خەڵک گومان دەکات لە چاڵک بوونی ئەم ڕێکخراوە باسی ئەو دەکرێت کە ئەم ڕێکخراوە دوازار دروستکراوی دەستی فلان حزبە بەڵام ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بوونی سربەخۆی لە ئەنجامدانی ئەجێندا پرۆگرامەکانیان یەکێکە لە چالاکیەکانیان یەکێکە لەو ئامانجانێکەوە بۆی دروستبوون یەکێکە لە دنیابینی و ڕوئیەکانی جێبەجێکردنی پرۆسەکانی خۆیان پێم وایە بوونی سربەخۆی زۆر گرنگەوە ڕێکخراوەکان لە قۆناغە دەبێ هەوڵدەن خۆیان لە بارودۆخی حزبی و بابەتی ئینتیمایی و بابەتی شارچێتی بپارێزن چونکە ئێمە باسی پرۆسی بە مەدەنیکردنی کۆمەلگا دەکەین ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی نەزانن ئەرکوم هامیان چییە و سربەخۆی چییە و دابەزینی خۆناغی شارچێتی و ئینتیماسیەتی چیە لە وڵاتە باوەڕ ناکەم هیچ کەس بتوانێت ئەم پرۆسەیە لە ئەستۆ بگری و ئەنجامی بدا ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی سربەخۆی خۆیان لەدەست بدەن و چاڵکوانەکان بیر لە سربەخۆی و ئازادی بیر و ڕاوفکر و ئەنجامدانی پرۆژەکانیان دەکەنەوە ئێمە لە قەیرانێکی زۆر گەورە داین بەڕاستیکەوە هاوڵاتی بێئومێد دەبێت لە گەیاندنی پەیامەکانی بۆ حکوومەت و دامەزراوەکان یاخود بێئومێد دەبێت لە گەیاندنی ئەو خزمەتانێکەوە ڕێکخراوەکان دەیانوێت پێشکەشی بکەن. بەڵێ مامۆستا باباسێک لێ بکەین تا چەند گرنگە حکوومەتیش هاوکاریان بێ یاخود لە ڕابردوودا کە کاتی کەرەنتینە بوو تا چەند حکوومەت هاوکاری ئەم ڕێکخراوانە بوون بۆ ئەوەی کە بتوانن لەگەڵ حکوومەتدا هەماهەنگیان هەبێت و خزمەت بە هاوڵاتیان بکەن. بەڵێ دیارە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ بەرنامەکەی بەڕێست و بینەرە خۆشەویستەکان لە کوردستان لەسەر سێ هێڵ کار دەکەن بەشێکیان ڕێکخراوە لۆکەڵیە کوردستانیەکانن و بەشێکیان ڕێکخراوە عێراقیەکان کەوا لە عێراق لە شارە عێراقیەکان لە خود لە ڕێکخراوە مەدەنیەکانی عێراقی مۆڵەتیان وەرگرتیە و لە هەرێمی کوردستان کار دەکەن هەروها ڕێکخراو نێودەوڵەتیەکان کەەوە ئۆفیسیان هەیە و لە هەرێمی کوردستان خۆگونجاندنیان کردووە ئەمە سێ هێڵی ڕێکخراوەکانە لەسەر هێڵی ABC ڕێکخراوەکان کار دەکەن ئەوەی کە گرنگە بە حکمی ئەوەی کەەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی جگەلەوەیەکەوە خاوەن کەسایەتی معنەوی بەهێزن و خاوەنی کۆمەڵی پرۆگرام و چالاکوانن ڕەنگە لە ڕوانگەی مادیەوە وەکو پێویست نەتوانن کۆمەڵێک چاڵکی ئەنجام بدەن و حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە دەست بەداری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بووە هاوکاریان ناکە یاخود کۆمەک و بەشداریان پێ ناکە ئەمە پرسێکە کەوا تەنانەت فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانیش ئەمە دەزانن کەوا حکوومەتی هەرێمی کوردستان دەکرا ئەم پرایام و ئامانج و پرۆژانێکەوە هەیەی بەشێکی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە جێبەجێ بکرێت بۆی ئێمەش هەست بە بەرپرسیارەتی زیاتر بکەین بۆی هەست بە بەشداریکردنی زیاتری پرۆسەکەمان بکەین بۆیە حکوومەت زۆر گرنگە لە قۆناغی داهاتوو بەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەموو جۆرە چاڵاکیێک ئەنجام نەدات هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خۆشیان دەتوان ئەم چاڵاکیانە لە ئەستۆ بگرن بە تایبەتی لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە تەندروستی و ئابووری و کۆمەڵایەتیانێکەوە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە. بەڵێ مامۆستا هیوا دەستەکانە خۆش بێ سپاس بۆەوەی کە ڕاستە و خۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بووی بەڵێ سپاس بۆ مامۆستا هیوا عەلی چالاکوانی مەدەنی کا بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمان بوو. بەڵێ عەزیزانم ئێستاش پەیامنێرمان حەیدەر لە کفری بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش بێت دەبێ بزانم کە زانیارەکان لای تۆ چی. سڵاو لە ئێوەش لە کفری و لە گەرمیانەوە دەمەوێت باس لە هەواڵ و زانیارەکانی ڕۆژ بکەم. دیارە لە سنووری ئیداری گەرمیان دوای ئەوەی بە قەزاکانی کفری و کەلارەوە هیچ
نەخۆشیەکی ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکرا بۆیە لەم ناوچانە پێشتر لە ناوچەکانی دیکە دۆخەکە دەتوانم بڵێم زۆر ئاسایی تر کراوەتەوە بۆ پێیکەوە بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی دەستگا پەیوەندیدارەکان دۆخی ئاسایی سنووری ناوچەی گەرمیان دەتوانم بڵێم لە سەروی هەشتانی ئاسایی بووەتەوە ڕێگاکان کراوەتەوە دوکان و مارکێت و شوێنکارەکان کراوەتەوە تەنها هەندێک شوێن نەبێکە تا ئێستا لە هیچ شوێنێک فەرمانی کردنەوەی نەکراوەتەوە بۆیە لە سنووری قەزای کفریش دەتوانم بڵێم پێت ئیدارەی ناوچەکە بارودۆخەکە تاوتوێ دەکات لە هەمان کاتیشدا من دەمێت ئاماژە بە هەواڵێکی دیکەی گرنگ بکەم ئەوەیە کە یەکێتی مامۆسایانی یەکێتی زانایانی کوردستان لەخی گەرمیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەو قافی گەرمیانیش وەفدێکیان پێکهێناوە سەردانی ئیداری گەرمیانیان کردووە مامۆسایانی ئاینی داواکەن کەوا مزگەوت و شوێنەکان بکرێتەوە بۆ پێیکەوە لە ئێستادا تێبینی دەکرێت بە جێبەجێکردنی ڕێنمایەکان و نزیک بوونەوە لە مانگی ڕەمەزان بەشێکی زۆری خەڵکی گەرمیان و مسلمانان دەخوازن کەوا مزگەوتەکانیش دەرگای بەڕووی مسلمانان بکرێتەوە بۆ پێیکەوە سپاس بۆ سپاس بۆ دەستگا پەیوەندیدارەکان و خودی هاوڵاتیانش توانرا بە شێوازێکی باش لە ڤایرۆسی کۆرۆنا هەرێمی کوردستان قوتار بێت من دەمێ هەواڵێکی دیکە ئاماژە پێ بکەم کەوا ئیداری کفری هێشتا بەردەوامە لە جێبەجێکردنی کۆنتترۆلکردنی سنووری کفری بڵین لە ناحی کۆکسەوە کەدا تا دەکاتە قەزای دۆستخورمات و ئێرە بۆ پێیکەوە ناوچێکی تەماسە خاڵی سنووری و هەروەها دەستگاکانی ئاسایش و پۆلیس و پۆلیسی هاتوچۆش بەردەوام لەگەڵ پێشمەرگا لەوەی کەوا هەر هاوڵاتیەک لە شارەکانی خواروی ناوڕاست عێراق دێنە ئێرە بە کۆنتترۆڵێکی توندا گوزەر دەکەن هاوکات هەر دوێنێ قایمقامی کفری لەگەڵ وەفتێکی ئیدارەی سنوورەکە سەردانی تەواوی ئەو خاڵە سەربازی و خاڵە ئەمنیانەی کردکەوە لە سنووری بڵێن ناوچەکە دانراوە کە دوای ئەوەی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هەبوو بۆیە بە پێی وتەی ئیدارەی سنوورەکە ئەو خاڵە سەربازیانە لە چەند ڕووەکەوە گرنگە بۆیە وەکو خۆی دەمێنێتەوە و داواکارشن هەوا هاوڵاتیان هاوکارە من سەبارەت بە حاڵەتێکی دیکە لەسەر کێشەی گرفتی هاوڵاتیانی سنووری گەرمیان بە تایبەت قەزای کفری بۆ پێیکەوە ئۆتۆمبیلی غاز فرۆشەکان لە بەیانێکی زووە ڕەنگە هەندێجار لە پێش کاتژمێری 6ەوە بەگەڕەکانە بسوڕێنەوە بۆیە ئەم داواکاری خەڵکمان گەیاندا ئیدارەی شارەکە بەسپاسەوە جەلال شێخنووری قایمقامی کفری ڕایگەاندکەوە لەگەڵ هەموو ئەو غاز فرۆشانە قسە دەکەن گفتوگۆ دەکەن لەوەی کەوا پێویستە ئۆتۆمبیلی غاز فرۆش لە دوای کاتژمێر 8ەوە هیچ نەبێ کاتژمێر دوای 7:30ەوە بە گەڕەکان هاتوچۆ بکەن و غاز بفرۆشن بۆ پێیکەوە بەشێکی لە هاوڵاتیان ئەم نیگەرانیان کردووە کە لە کاتژمێرەکان شەشی بەیانی هەندێک جار زیاتر لە 3 ئۆتۆمبیل بە یەک گەڕەکدا غاز دەفرۆشێت کە ئەمەشە بە شێوازێک لە شێوازی شارستانی نازانن بۆیە داواکەن ئەو گرفتیان بۆ چارەسەرکرێ و ئیدارەی شارەکەیش بەسپاسەوە ڕایگەاندکەوە ئەو گرفتە چارەسەر دەکەن تەبارەت بە هەواڵێکی دیکە دەمەوێت ئاماژە پێ بکەم کە لەگەڵ هاتنی وەرزی هاویندا کۆژین لە گەرمیان زۆرجار حاڵەتی گرفتی کەم ئاوی یاخود هەڵنەکردنی تۆربینی ئەو ئاوانەی کە لە گەڕەکانە ماتۆڕی ئاوەکانی لە گەڕەکاندا من لەگەڵ بەڕێوەبەری ئاوی کفری قسەم کرد ئەویان ڕایگەاندکەوە کارمەندانی زیاتر لە 35 بیری ئاو یاخود شوێنیان هەیە لەوەی کەوا پێویستی بە کارمەندە بەڵام تەنها چەند کارمەندێکی ئاویان هەیە لەسەر بیرەکانی ئاو دانراوە کە ڕۆژانە ئاو دابش دەکەن بەسەر گەڕک و هاوڵاتیانە بۆیە گەر بێت و لە ئێستاوە هیمەتێ نەکرێت لەوەی دیراستێ نەکرێت بۆ دامەزراندنی کرێکار یاخود هیچ نەبێت لە هەندێک لە شوێنەکانەوە فەرمانبەر و کرێکار زیادە هەیە بیگوازنەوە بۆ فەرمانگەی ئەو لە هاویندا ئەو گرفتە ڕەنگە بە شێوازێکی زەقتر ڕوو بدات سەبارەت بە هەواڵێکی دیکە دەمەوێت بەسپاسەوە کە خاڵێکی گرنگە ئاماژە پێ بکەم لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لوژنەی ئابووری ئاسایش لەگەڵ لژنەکانی قایمقامەت بە شێوازێکی 24 کاتژمێری بە شوێنکار و هەروە دەرمانخانە و کۆگا و هەموو ئەو شوێنانە دەگەڕێن کە ئەمە حاڵەتێکە دەخوازن کەوا بەردەوام بێت لە پێناو پاراستنی هاوڵاتیان و
تێبینی دەکرێت بەشێک لە مارکێت و شوێنکارەکانیش هاوکاری دەستگاکانی قایم قامێت و لژنەکانەکەن کەمە خاڵێکی زۆر گرنگە لە پێناو پاراستنی هاوڵاتیان. من هەواڵێکی دیکە هەیە کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم کە هەواڵێکە بەڕاستی جێگای ئەوەیەکەوە زیاتر کاری لەسەر بکرێ بەشێک لە ڕاستەوخۆ لاکفریۆ لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم لا تەوەری دووهەممان داوەکووتمان باز لە ڕێخستنەوەی داهات و خەرجی ئەەکەین و چۆنێتی پاشەکەوتکردن وەگەزانین کە لە کاتی کەرەنتینەوە وەخۆ ئامادەکردنمان بۆ کەرەنتینە خەڵکی بە ڕێژێکی زۆر ڕویان لە بازار و مارکێتەکان ئەکرد بۆ کڕین و شتومەک و پێداویستەکانیان و زەخیرەکردنیان لە ماڵەکانیان بۆ ئەوەی کە لە کاتی پێویستدا بەکاری بێنەوە. ئێمە ئەمڕۆ باس لەوەکەین لەگەڵەوەی کە باردۆخەکە خەریکە بەرەوهێ من بوونەوە و حاڵەتێکی باش ئەڕواتەوە سوپاس بۆ خوا. ئێمە باس لەوەکەین کە چی بکەین بۆ ئەوەی کە خەرجی و داهاتمان ڕێک بخەینەوە و چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانین ئەو داهاتی هەمانە پاشەکەوتی بکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری با شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامانە. دکتۆر گیان سڵاو لێوێ بەیانیت باش خۆشحاڵ بووین. دکتۆر گیان با باسێک لە ڕێخستنەوەی خەرجی و داهات بکەین بزانین کە مەبەستمان لە چییە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. خۆی بەتەکید ئەوەی کە ینی ئێستا ئێمە زۆر زەرورە بۆ بابەتەکە فعلەن ئەبێ ڕێخستنی خەرجیەکانمان بکەین. بەڵام خەرجیەکانمان ئەبێ طبعاً جەنابتان باش ئازن خەرجەکان بەپێی ئەو پارەیە خود ئەو داهاتێک کە دەستی ئەکەوێ ئینسان مرۆڤ کە دەستی ئەکەوێ. بەڵام ئێستا ئەوەی کە بینراوە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ئەو پارەیە خود ئەو موچەیە بەتابەتەکە باس بکەین کە دوا ئەکەوێت و دەستمان ناکەوێت بە ئاسایی ئیتر وا خەڵک ناچارەکە ئەو ڕێکخستنە کە باسی یەکەین ئێمە یاخود ئەمانەوێ باسی بکەین بۆ خەرجیەکانمان لە ئەستەوە ئێمە پارەمان نیە بۆی خەرج بکەین بۆیە کێشەکە کێشێکی گەورەیە. بە شێوازێکی علمی ئەگەر باسی خەرجی ئەو ڕێکخستنە بکەین ئەبێ پێی پۆلێنکردنی ماسلۆ ئەو بەڕێزێ کە لێکۆڵینەوەکان یاخود توێژینەوەکانی کە بەکار ئەهێنرا لە بوارە جیاوازەکان بەتابەت لە بواری کارگێڕی لە بواری کۆمەڵاتی و بابەتانە باس ئەو لا واکە کە ئینسان پێداویستەکانی دابش ئەکرێ بەپی پۆلیۆنکردن یەکەم شت پێویستی بە مانەوەی هەیە کە بمێنێ نەمرێ لە برسا لە پێداویستە گرنگەکان. اینجا دوای وردە بۆ شوێنی شیاو بۆ با بڵێن وەکو خانووە وەکو ئیتر خانوەکەی خۆی بێ یاخودی کرێچی بە یاخودین بێ مەبەسمان ئەوەیە کە وەکو شوێنی نیشتەجێ بوون. اینجا دوای وردە بەرەو ئەمن و ئاسایشوە کوتەبان لەگەڵ ئەوەشە لەگەڵ خواردن و خواردەمەنی بابەتەکان جلو بەرگشتەکان هەیە. معنای ئەوەیە کە لە پلەی یەکەم کە دەست پێ ئەکا ئینسان ئەو پارەی کە خەرجەکە بۆ بابەتە گرنگەکان خەرجەکە. لێرە ئەوەی کە ئێمە شاینی باسە باسی بکەنەوەی کە ئێمە وەکوتمان ئەو پارەیە کە ئێمە دەستمان ناکەوێت بە ئاسایی لە ئەسڵەوە دەستمان ناکەوێت بە ئاسایی. اینجا دوایەوە وەرە لەگەڵ ئەوەشە ینی ئەو پارەیە دابەشی بکە لەسەر بوارە گرنگەکان. معنای ئەوەیە کە تۆ بەڕێزت بە هەموو پەیوەرەکان گرنگترین بوار کە پارەکەمان ئاراستە ئەکرێت بۆ خەرجکردن بواری خواردەمەنی و خواردنی ئەساسیاتە. ئەوەی کە بینیمان بنمونە ئێستا لەم قەیرانە کە ڕوویاوە ئەو ڤایرۆسی کۆرۆناوانە وای لە خەڵک هات کە کەرەنتینە کرا و نەهاتە دەرەوە و تەنها لە گەڕەکەکان نەبێت و ئەو بابەتانە ئیتر وای هات خەڵک هەمووی ئاراسەی چی پارەکەی کە پێبوو خەرجکردنی بۆ پێداویستە گرنگەکان بۆ پێداویستە ئەساسیەکان کە بریتین لە چی بریتین لە خواردەمەنی و ئەو مەوادانەی کە پاکردنەوەی ناوماڵەکە بنمونە ئەو شتانەی کە زەرورن و زۆر گرنگن بۆ ئەو لەبەر ئەوەی بەکاربەری خۆمان ترسی ئەوەی هەبوو کە ئەم خوانەخواستە ئەم قەیرانە ئەم کێشەیە بەردەوامیە بێ کە تا ئێستش مەترسی هەیە. ترسی ئەوەی هەبوو کە دوکانداران شتیان بە ئاسایی دەست نەکەوێت نرخ و شتەکان گەران ببن کە بینیمان تا ڕادەیەک گەران بوو لە گەڕەکەکان. ترسی ئەوە هەبوو کە شت لە دەرەوە هاوردە نەکرێت کە لەخوا بەجێت بێ حکوومەت هەرێمی کوردستان توانی کۆنتترۆڵی ئەو بابەتە بکات وە بە ئیجراعاتێکی ڕێکخرا و ڕێک و پێک و تەندروست توانی ئەو قەیرانە تێپەڕ ببێ لەم قەیرانە. بەڵێ دکتۆر لەگەڵ ئەوەی کە بارودۆخەکە خەریکە ئاسایی ئەبێتەوە تا چەند گرنگە کە خەرجەکانمان بەپی ئەم بارودۆخی ئێستا بێت وەکو پێشتر کە بێگومان خەریک بوو حاڵەتی کەرەنتینە ئاهاتە پێشەوە ئێمە ئامادەکاریمان ئەکردبووی و خەرجێکی زۆرمان هەبوو پێویستە لە ئێستادا چۆن ئاسایی بکەینەوە. خۆی ئێمە ڕاهاتوین لەگەڵ قەیرانە بەڕاستی لەبەر ئەوەی بەڕاستی من هەمیشە باسی ئەوە ئەکەم ئێمە لە وەکولاینی جۆغرافی لە شوێنێکین کە بەلاینی کەمەوە
وڵاتانی دەوروبەرمان دۆستمان نین، یعنی بەلاینی کەمەوە ئەگەر دوژمنمان نەبن دۆستمان نین. بۆیە ئێمە ڕاهاتوون لەگەڵ قەیرانە. ڕۆژێک تورکیا ئەڵێ هەڕەشێ ئەوەکەکە ئەڵێ نەوتەکە نایەڵم هەناردە بکرێ، ڕۆژێک ئێران بە نمونە حدود و سنوورمان لێدا ئاخات و ئەمانە کێشەیەکی زۆر گەورن بۆ هەرێمی کوردستان، بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان. ئێمە ڕاهاتوون لەگەڵ ئەمەیە. بۆیە سێرەکەی جەنابەت ئێستا من تەسەوڕەکەم زۆرینەی ئەگەر هەمووان نەبن بەکاربەرانی خۆمان بە ژیرانە تەعامولەکەن لەگەڵ ئەوەی کە قەیرانمان هەیە، لەگەڵ ئەوەی کە شت لەوانەیە هاوردە نەکرێت، لەگەڵ ئەوەی کە موچەکانمان پاشەکەوت کران، لەگەڵ کۆمەڵێک شت. بۆیە ئەبینی جەنابەت زۆرینەی هاوڵاتیانمان ئەگەر وەکوتم هەمووان نەبن بە عەقلانیەت و بە ئەو پەڕی ژیرانە تەعامولەکەن لەگەڵ ئەو پارەیە کە پێیانە ئێستا تەسەوڕەکەم کەمترین بڕ خەرج ئەکرێت بۆ پڕکردنەوە پێداویستەکان. و تەنها ئێستا سێرەکەی جەنابەت حتا دوکانیش بکرێتەوە، شت ئاسایی بکرێتەوە، تەسەوڕەکەم زۆرینەمان تەنها پارە خەرج بکە تەنها بۆ خواردەمەنی بێ، بۆ ئەو بابەتانەی بێ کە پێداویستیانی ڕۆژانەی پێ پڕ بکەیتەوە بەڕێستا. بەڵێ دکتۆر هەیە کە بەشی 6 مان خواردەمەنی کڕیوە. وایە ڕاست ئەوە ئەمە بەڕاستی لە سەرەتا وەکو عەرزی جەنابتانم کرد لە سەرەتا و خەڵک هەوڵیدا بۆ ئەوەی کە فعلەن لە ترسی ئەوەی کە شت هاوردە نەکرێت، لە ترسی ئەوەی کە شت گران ببێت و ئێستا من 1000 دینارم پێ 10,000 دینارم پێ ئێستا ئەتوانم شتی پێ بکڕم، بەیانی ناتوانم بۆ لەبەرەوەی گران بووە و شت هاوردە ناکرێت ئەو ترسا بوو. بەڵام ئێستا لەخوا بەزیاد بێ کە بابەتەکە قەیرانەکە کۆنتترۆل کرا، کێشەکە کۆنتترۆل کرا و بینیمان لەخوا بەزیاد بێ هاوردەکردنی شتومەک ئاسایی بوو کە ئێمە وەکو ئابووری ناسان بە بەردەوامی ئەڵێن بەداخەوە ئێمە شت هاوردە ئەەکەین لەبەرەوەی ئیمکانیەتی ئابووری هەرێمی کوردستان ئیمکانیەتێکی زۆر زۆرە ئەبێ پێداویستەکانی خۆمان لەناوخۆ پڕ بکەینەوە، نەک هاوردەی بکەین لە دەرەوە بە تایبەت بوارە ئەساسیاتەکان، بواری خواردەمەنیە، بواری جلوبەرگە لەخوا بەزیاد بێ زەوێکی بەپیتی زۆرمان هەیە، ئیمکانیەتێکی زۆر باشمان هەیە، بەڵام بەداخەوە سێرەکەی جەنابەت ئەو پارەیەکە دەستمان ئەکەوێ ئارەستەی هاوردەکردن ئەکرێت لە دەرەوە، نەک ئارەستی دامەزراندنی کارگە و پرۆژە و بابەتانە بکرێت. دکتۆر باواسێک لەوە بکەین کە لە پێش کەرەنتینە خەڵکێکی زۆر هەبوو مۆدلی ماڵەکانیان زوو ئەگۆڕی ئەمە بزانم کە تا چەند ئەم کەرەنتینێ بوو بەوانەیەک بۆمان بۆ ئەوەی لە داهاتوودا ئەوەی پێویستمانە بیکەین. خۆی ئێمە وەکو عەرزی جەنابتانم کرد قەیرانە دارایکە کە لە 2014 سەری هەڵدا و تووشی بووین ئێمە ئەوە وانەی یەکەم بوو کە خۆی تەوان پێشتر ئێمە وەکو ئابووریەکە هاوشێوەی عێراقا ئەوایە پێشتر بیرمان بکردایە لەوەی کە پشتبەستن بە داهاتی نەوت و فرۆشتنی نەوت کە ئێستا ئەم دقیقا بینی جەنابەت نرخی نەوت زۆر دابەزیوە بۆ 20 دلار و 25 دلار ئەوایە لەوە دەرسە و کووانێکی زۆر چاک فێر بوونایەوە وا تەعاملمان بکردایە لەگەڵ ئیمکانیەتی ئابووری کە بمان خستاتە خزمەتی چۆن ئەڵێن زیادکردنی توانای بەرمیهێنان، زیادکردنی توانای پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ لە ڕێگەی ئیمکانیەتی ناوخۆ. دوای ئەوە 2014 هات بەسەر. اینجا ئێستا ئەمەش تەسەوڕەکەم ئەمە بە قووەترین شت بێ بۆ لەبەرەوەی تۆ جەنابەت هێشتا قەیرانەکانی تر ماون و لەگەڵ ئەوەشە چی هاتە سەرنەکە قەیرانێکی تایبەتمەندێکی تری زیاتری هەیە ئەوەی کە تۆ جەنابەت ئەبێ سەرچاوەی داهات بە تایبەت لە کەرتی تایبەت دا بخرێت و لە ماڵەوە بمێنێ ئینسان و لەگەڵ ئەوەشە هەوڵ بدا بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی خۆی. معنی ئەوەیە لێرە کەڵەکەبوونی قەیرانەکان وای لێ کرد کە زیاتر ژیرانە بێ بەکاربەری خۆمان، زیاتر هەوڵ بدا بۆ ئەوەی ئەو پارێکە پێێتی دەستی بگرێتەوە بە ئاسایی خەرجی نەکات. بەڵام تۆ جەنابەت لێرە سودێکی زۆری هەبووە بۆمان زۆر بەڵام لێرە خاڵێکی زۆر گرنگە تۆ بەڕێزت ڕۆژانە پێویستی بە خواردەمەنی هەیە چی بکە ئەگەر پارەی دەست نەکەوت ئینسان بەڕاستیەوە کێشێکی زۆر گەورەیە پەنا بۆ قەرزکردن. بەس قەرزکردنیش چەند بەردەوام بێ ئەوەش مشکلێ، چەند کەس ئەتوانێت قەرز بدا بە خەڵک ئەوەش پرسیارێکی ترە. دکتۆر باباسێک لەوە بکەین تا چەند گرنگە پلانی خەرجکردنمان هەبێت و ئەم پلانانە تا چەند بەپێی داهات و بەپێی خێزانەکان گۆڕانکاریان بەسەردادێت. بەڵێ طبعاً بەتەکی تۆ جەنابەت چەند ژمارەی ئەینی با بڵێن ئەندامانی خێزان سەرخێزان زیاتر بوو تۆ بەڕێزیت ئەوەندە پێویستی بە پارێکی زیاترە. بەڵام لێرە ئەکرێ ئێمە لەم دۆخەباسی پلان بکەین نانی نازانم من تەسەوڕەکەم خودی بابەتەکە کە تۆ جەنابەت بڕیارت داوە شتە گرنگەکان بکڕی ئەمە خودی ئەمە پلاندانانە کە تۆ جەنابەت بنمونە 200,000 دینار 250,000 دینارت هەیە و سیرەکەی بنمونە ڕۆژانە پێداویستەکانی ڕۆژانەمان چییە؟ ئەو 250,000
دابەشی بکەی لەسەر 30 ڕۆژەکە لەسەر 35 ڕۆژەکە ئەگەر موچە خۆر بێ ئێستا وای لاتوە لە 40 ڕۆژ ئەبێ ئەو پارەیە بەشی ئەوەندە بکە کە تەبەن بەداخەوە بەهۆی دۆخەکەمان دۆخێکی نالەبارە وەکو باسمان کرد لە قەیرانی دارایی تازە نەجاتمان بووە و پارەکە هەمووی ئەدرێ بەڵام بە دواکەوتوی دوا ئەکەوێ ئەدرێت تقریبا هاوشێوەی جارانی لێ هاتووەکە ئێمە پاشەکەوت ئەکرا هەموو مانگێک جارێک بوو پاشەکەوت ئەکرا بەڵام ئێستا پاشەکەوت ناکرێت بەڵام 45 ڕۆژ دوا ئەکەوێت تقریبا هاوشێوەی ئەوەی جارانی لە هاتووە بۆیە دانانی پلانەکە تەسەوڕەکەم شتێکی زۆر قورسی نەوێ پێویستی بە شتێکی زۆر قورس و بیرکردنەوەیکی زۆری نەوێ تەنها من چەندم پێیە پارە دابش یەکەم لەسەر پێداویستەکانی ڕۆژانە بنمونە 30 ڕۆژە 35 ڕۆژە و کاتە ئەتوانی بە ئاسایی بگەیتە بڕێکی دیاری کراو بۆ خەرجکردنی ڕۆژانەمان. بەڵێ دکتۆرە مێ بابزانم کە هەنێک کات هەیە لە ماڵێکە ژنەکەش و پیاوەکەش موچە خۆرە ئەمێ بزانم لەگەڵ ئەوەی کە داهاتی ئەوان زۆرترە داهاتی ئەوان زۆرترە بێگومان ئەمان چۆنی پلان دابنێن. بەڵێ تەمان ئەگەر ژنەکە زاڵ بێ بەسەر پیاوەکە وەی چ ناوێت هیچ بکە بەڵام تەسەوڕەکەم ئەگەر ئەو دوو بەڕێزە بەیەکەوە هەردووکیان فەرمانبەر و موچە خۆر بن بە تەکید وەزعیان باشتر ئەبێ یعنی بەدەر لەوەی کە بەڕاستی باس لەوە بکەین کە ڕێژەی خەرجکردن لە شاری سلێمانی لە چاوی شارەکانی تری عێراق بەگشتی ڕێژەوە بڕەکەی زیاترە و بەهۆی ئەوەی کە هەژاریەکەش تەڵان لەخوا بەزێ بێ کەمترە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێستا وەکوتمان قەیرانەکە وای لە خەڵک کردووە بەو دوو ئەندامە لە یەک خێزان کە پارەشیان هەیە و موچەشیان هەیە هەر لەگەڵ ئەوەشا ڕاهاتون لەگەڵ ئەوەی کە ئەو پارەی لای خۆیان خەرجینەکەن لای خۆیان بێڵنەوە و چاوەڕی داهاتوو بکەن ئێستا بە تایبەت ئێستا سێرەکەی جەنابەت نرخی نەوت زۆر دابەزیوە لە ئاستێکە کە حتا حکوومەتی عێراقیش تا دوێنەوە پێرێ باسییان لەو ئەکرد کە ڕێژەیەکی تایبەت لە پاشەکەوتی ئیجباری زۆرە ملا بسەپێنرێ بەسەر پلە تایبەتەکان و ڕێژێکی تایبەتیش لەو کەسانی کە لە پلەی تقریبان 4 بەرەو سەرەوە ڕێژێکی کەمتر بسەپێنە بەسەر ئەوان حتا حکوومەتی عێراقیش باسی لەوەی کردووە لەگەڵ ئەوەی کە ڕاوێژکاری ئابووری حکوومەتی عێراق باسی لەوەی کرد پێشتر مانگی ئاذار مانگی سێ وتینە بە هیچ شێوازێک حکوومەتی عێراق دەستکاری موچە خۆران و هین فەرمانبەران ناکە بەڵام ئێستا لە پەرلەمانی عێراق باس لەوە ئەکرێت لە پەرلەمانی عێراق ڕێگە نادەن بە حکوومەتی عێراقی ئەو بسەپێنێت تا بڕیاری پەرلەمان نەبێ بەڕاستی ئیتر لێ طبعا یاخود یاسایەکی بابەتەکە ڕێک بخە مەبەستم چیە مەبەستم ئەوەیە کە لەگەڵ ئەوەشە کە دۆخی عێراق و دۆخی یاریمی کوردستان ئێستا وایە ئەوە وای لێ کردووە کە فەرمانبەران ئیتر چەند کەس بن لە یەک خێزان موچەیان هەبێت بە تەکید ئەوە زیاتر بە ژیرانەتر ئەقلانیتر تعاملەکە لەگەڵ بابەتە. دکتۆر لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا نرخی نەوت دابەزی و بێگومان بەردەوام لە گۆڕان کاریدا هەیە ئەمە باسێک لەوە بکەین ئەمە تا چەند کاریگەری بەدەر لە حکوومەت تا چەند کاریگەری هەیە لەسەر خێزانەکان خۆی تۆ جەنابەت لێرە ئێمە ئەگەر باسی هەرمی کوردستان بکەین وە تەمان هەمە هاوشێوەی عێراقە تۆ بەڕێزت لێرە ڕێژەیەکی زۆرمان هەیە نزیکە بێتەوە لە 130 لە دانیشتوانی هەرێم بنمونە با بڵین لە ئەو کەسانن کە بریتین لە موچەخۆر و فەرمانبەر و ئەوانن ئەمانە هەر کەسێک ئەگەر بە پێی چۆن ئەڵێن پەیوەرێکی نێودەوڵەتی هەر کەسێک بەرپرسە لە بەخێوکردنی دوو کەس لەگەڵ خۆیان ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین واتە تقریبا ئێمە ئەبێتە 4,200,000 کەس پشتە بەستێ بە موچە باشە موچەکەشمان لەکوێ دێت لە پشتبەستن بە داهاتی نەوت واتە نرخی نەوت کە ئەوەی بەڕێزت ئاماژەت پێ کرد کە دا ئەبەزێ و ئیمکانیەت و توانێ حکوومەتی عێراقی و ئەو هاوکێشەی کە باسم کرد بۆ جەنابتان لەسەر عێراقیش تەطبیقە بێ ئەو داهاتە کە دا ئەبەزێ والێکە حکوومەت بیر بکاتەوە لە چۆن تعامل بکە لەگەڵ کەمکردنی خەرجیەکان یەک سەرەکی ترین سەرچاوی خەرجکردن یاخود ڕێگە بۆ خەرجکردن بریتە لە موچە و با بڵێن موچەی فەرمانبەران یاخود موچە خۆران بەگشتی معنای ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە نرخی نەوت کە دابەزی ئیمکانیەتی دارایی حکوومەت دا ئەبەزێ ئەوەش وای لێکە کە موچەی فەرمانبەران موچە خۆران کەم ببێت معنای ئەوەی ڕاستە خۆ نرخی نەوت کە دابەزی ئەبێتە کێشەیەکی زۆر گەورە بۆ خێزانەکان و بە تایبەت ئەوانەی کە باسمان کرد ئێستا ئەڵەی جەنابەت بنمونە دوو کەس هەن کە
موچە خۆرن فەرمانبەرن لە هەمان کات ئەوانی زەرمەندی زۆر ئەبن بەڵام بێرە خاڵێکی زۆر گرنگەیە بێ باسی بکەین کە تۆ جەنابەت وەکو فەرمانبەر موچەت وەرگرت ئەچی بۆ بازار ئەو موچەیە کە وەرگرتووە خەرجیەکەی ئەبێتە سەرچاوی داهات بۆ دوکاندارەکەش یعنی دوکاندارەکەش مستەفیدە بێ لە چی لەو موچەیە کە تۆ جەنابەت وەرئێگری لە ڕێگەی داهاتنەوتەکەی کە دەستی ئەکەوێ حکوومەتی عێراق واتە ئەبینی جەنابەت ئەو پارەیە ئەو نرخینەوتە کە دائەبەزەی کاریگەریکی ڕاستەخۆیە لەسەر ژیانی هەموو خەڵک. بەڵێ دکتۆر وڵاتەکەمان ئیسیقراری ئابووری نییە بۆ نمونە کاتێک کە موچە خۆران موچیان کەم بۆ ئەیانوت کاسبکاران گوزارانیان باشە و لەگەڵەوەی کە کەرەنتینەش و کاسبکاران نەماڵە بوون ئەیانوت کە موچە خۆران حاڵی باشە ئەمە تا چەند پێویستە گونجاندنی لەگەڵا خۆیت بە تەکید ئەگەر باسی کاسبکاران بکەین وەکو ئەرزی جەنابتم کرد تۆ جەنابەت کاسبکار پارەی لەکوێ دەسەکەوێ لە ئەو وتمان 4 ملیۆن و 200,000 کەس پشتە بەسێ بچی بە داهاتی نەوت واتە تقریبا 180 دانیشتوانمان پشتە بەستن بەو داهاتنەوتە کە ئەبێتە موچە وەگاتە فەرمانبەر. ئەیبینی جەنابەت لێرە کە من وەکو فەرمانبەر جەنابەت وەکو فەرمانبەر کە ئەچین بۆ دوکانەکان شت ئەکڕین ئەوان لە ئێمە پارەیان دەست ئەکەوێت لە ڕێگەی خەرجکردنی ئێمە معنەی ئەوەی کە تۆ جەنابەت کاسبکار ئەویش دۆخی بەستراوە بە ئێمەوە ڕاست کاسبکار لەوانەیە پارەکەی زیاتر بێ لە فەرمانبەر لەبەرەوەی لە کردی تابەت ئیشەکە بەڵام ئەو پارەشەکە پاشەکەوت کرابوو یاخود لای خۆی پارەکەی هێشت بۆ خەرجی نەکردبوو نەک پاشەکەوتکردن خەرجی نەکردبوو لەم ماوەی لەم دوو مانگە تقریبان پارەکە خەرجکرا ئیتر هیچی پێنەما ئەوش ناچارە وەکو بینیمان لە میدیاکان لە تلڤیزیۆنەکان داواکە لە حکوومەت کە دوکانیان بکرێتەوە بازار ئاسایی بکرێتەوە لەگەڵ مەترسی نەخۆشیەکە بۆ لەبەرەوە کاسبکارکە هیچی پێنەما ئیتر ئەگەڕێ بۆ پارێکی دەست بکەوێت بۆی خەرج بکە لەسەر خێزانەکەی باشە ئەو کاتە لە کاتی قەیران ئێمە ئەمانوت وتمان بنمونە لە کاتی خەیرانی دارێکوتمان کاسبکار دۆخی باشترە دوایە کاسبکار ئاڵێ ئێستا کە قەیرانی کۆرۆنا و نەچوونە دەرەوە موچە خۆر وەزعی باشترە حقیقەتەن وانە بۆ لەبەرەوەی تۆ جەنابەت لەگەڵ ئەم بابەتانە کێشە سەرەکیەکەمان ئەوەیە کە ئابوووریەکەمان پشتە بەسێ بە داهاتی نەوتیش کەمی کردووە بەهۆی دابەزینی نرخی نەوت بۆیە وەکو عەرزی جەنابتانم کرد کە نرخی نەوتەکە دابەزی کاریگەریکی ڕاستەوخۆیە لەسەر هەردوو لا کاسبکار و موچە خۆریش. دکتۆر بەدەر لەوەی کە بەڕێزت باست لە پاشەکەوت کرد هەنێک خێزان هەیە ناتوانێت پاشەکەوت کات تەنانەت ئەو بڕەپارەی کە وەری ئەگری و موچەی کە هەیەی تا نیوەی مانەکەش بەشی ناکات هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە اینجا کە فعلا وایە کە بنمونە مۆزەفێک ینی دووسێ مناڵی هەبێ دوو مناڵی هەبێ موچەکەشی 500,000 بێت و باخ ژنەکەشی فەرمانبەر بێ 1 ملیۆن دینار موچیان هەبێ ئەو بەتەکید بە 1 ملیۆن دیناری احتیمالێکی زۆر هەیە خانوەکەی خۆیان نەبێت باشەوە تەکری خانوو سوتەمەنی بۆ زستان جلوبەرگە بۆ مناڵەکان چوونە دەرەوەیە مەکتەبی مناڵەکانە خۆیان دەوامیان هەیە ئیتر ئەگەر سیارەیان هەبێ مەصرفی بنزین و سیارەکەیە تەسەوڕ ناکەم پارەکە بە 1 ملیۆن دیناری شەوە بگاتەوەی کە نیوەی مانگ بۆیان طبعاً گرنگترین بڕگەوەی کە باسمان کرد خواردەمەنی و خۆراکە ئەو شتانەیە ئەوەش لێتە سەر وەکو بڕگەیەکی سەرەکی زۆر بە ئاسایی ئەکرێ ئێمە باس لەوە بکەین کە ملیۆن دینارەکە بەشی نیوەی مانگەکەشیان ناکە بەڕاستی وایە اینجا لێرە هەر دیسان ئەگەڕێنەوە بۆ چۆن پلاندا بنرێت ئەوەیە کە تۆ جەنابەت پێشتر 5,000 دینارت خەرج ئەکرد ئەبێ بەناچاری بکێ بە 2,000 دینار لە ژەمی خواردنەکان کەمەکەیتەوە لە خودی بڕی نەکەش یەک ژەم کەمە بێتەوە لە جۆرا و جۆری ئەو خواردەمەنی کە هەبوو لەسەر سفرێ ناخواردنەکە تۆ جەنابەت ئەوانە کەمەکەیتەوە ئەیبیتەوە بۆ خواردنە ئەساسی و سەرەکیەکان پێشتر بنمونە نانی بەیانیان لەوانەیە دووسێ جۆر شمان ئەخوارد ئێستا ئەبێتە دانەیەک لەوانەیە پێشتر بنمونە یەک نانم ئەخوارد نانی وشتمە خوارد ئێستا ئەبێتە نیو نان یاخود کەمتر سەمونێک ئەبێتە نیو سەمون ئەمانە هەمووی طبعاً ئەمە کاریگەریە لەسەر دۆخی تەندروستی ئینسانیش بەس ئینسان ناچارە ئەڵێ با تەندروستیم خوا نەخواسە خراپ ببێ باشتر لەوەی بچم قەرز بکەم لە دەرەوە. ڕاستە دکتۆر با باسێک لەوە بکەین کە لەگەڵ بوونی ئەو پلانانە تا چەند گرنگە بڕێک پارەدا بنرێت بۆ پارەی ئاو پارەی کارەبا پارەی سوتەمەنی بۆی کە بتوانین ئەم پلانانەمان بە شێوەیەک بێت کەوای لێنێت لە نیوەی مانگەکەیە پارەمان پێنەمێنێت. فەرمانبەران ئێستا کەسیان پارەی ئەو کارەبا و شتیوانە حکوومەت چۆن موچەکانی پاشەکەوت کردا ئەوە لە این بکات من ئەوەی کە بیستومە بەڕاستی وایە یعنی ئەمەش تا ڕادەیەک بەڕاستی ئەمە پاساوێکە فەرمانبەر ئەڵێ من حکوومەت
بنمون ئەگەر باسی کارەبا ئاو بکەین موچەکەی منی پاشەکەوت کرد و بۆ ئەو ماوەیە و ئێستش دواکەوێ با بچێت لەو پارێک کە پاشەکەوت کراوە ینی حەقی ڕسوماتی ئەو کارەبا وەربگرێت لە فەرمانبەران بۆیە بەڵام بابەتەکانی تر لێرە ئەو موچەیەکە وەکوتمان موچەکەمێکە وەری ئەگرێ ئەگەر باسی پلە نزمەکان بکەین 1970 ئەوانە بنمونە 500,000 400,000 شتێکی وایە بە تێکڕاگەر باسی بکەین بە تاکید بەشی ئەو بابەتەنە ناکاتوە بەشی سەرەکی بابەتە سەرەکیەکە ناکات کەچی ینی ئێمە باسی کارەبا ئەو بکەین بە تاکید ئەو کە بەشی خواردەمەنی ڕۆژانەی ناکات جلوبەرگی مناڵەکانی ناکات چون بۆ مەکتەب و شتەکان ناکات بە تاکیدەوە بیر ناکاتەوە لەوەی بە شێوازێک پارێ ئەو کارەبا بدات. بابەسێک لە منداڵ بکەین دکتۆر وەگەزانی لە خێزانە منداڵ لۆ تێناگا دایک و باوکی پارەی هەیە نیەتی ئەمە پێویستە چۆن ڕێک بخرێ داهاتەکانمان لەگەڵ خەرجی مناڵەکانماندا یعنی نازانم ئەوەی تر ئەوە تەمان باوکو دایک ئەبێت تعامل بکەن لەگەڵ مناڵەکانە بە شێوەیە کە تێبگا مناڵ ئەم بابەتێکە ئەم یاریە کە پێشتر ئەیتوانی ئەو باوکە بۆی بکڕێ پێویستی بە پارە بوو ئێستا پارەکە نەماوە ئیتر بە شێوازێکی عاقلانە ژیرانە بێت تعامل لەگەڵ مناڵە بکرێت لەبەرەوە جنابتە نازانن مناڵ دەروونێکی تایبەتە عقلەتێکی تایبەتە ئاسێکی عقلی ژینی تایبەتی هەیە ئەبێ بە زمانێکی تر بە شێوەیەکی تر تعاملی لەگەڵا بکەی و تێبگا کە ئەو با ئەو توانە و ئیمکانیەتی جاران نەماوە ئێستا ناتوانێت ئەو بەدەر لە منداڵیش هەنێک کەسێ لە خێزانەکان تێگەشتی نییە بۆ ئەوەی کە خێزانەکەی پارەی هەیە نیەتی تەنها ئەو شتی ئەوێت کە خۆی پێویستێتی ئەمە بزانم تا چەند گرنگە لەم حاڵەتەیە هەمووان تێگەیشتنمان هەبێ بە هەمووان هەوڵ بدەین بۆ ئەوەی کە داهاتەکان ڕێگەانی ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە باست کرد جنابەت یەکی لەو بابەتانە کە ئێمە لە قەیرانی دارایی تێبینیمان کرد بەڕاستی یعنی داواکردنی لەگەڵ ئەو پڕی ڕێزم خانمان بنمونە هەندێک لە خانمان داوا ئەوان کرد ناوماڵ بگۆدرێت یاخود کۆمەڵێک شت بکرێت کە لە بواری زانستی ئابووری ئەچێتە بواری کەمالیاتەوە شتا نازەڕوریەکان شتێکی جوانکاریە بێ و بابەتانە ئیتر ئەبوو بەوەی کە خێزانەکە تووشی کێشە ببێ بەڕاستی لەبەرەوەی تۆ بەڕێزت کێشەی داراییت هەیە قەیرانی داراییت هەیە بەڵام لەگەڵ ئەو شای گوێ نەدرێت بۆ بابەتانە و شت بکردرێت بەو شێوازە لەوە ئاستاوە کێشێکی زۆر گەورەیە لە هەمان کات ئێستا بابەتێکی تریش هەیە کچە ئازیزەکانمان کە ئێستا ینی شوو ئەکەنەوە بابەتانە ئێستا بەڕاستی ئەبێ ئەگەیان لە ئەو کەسانە بکەێنە داوایان بۆ کڕینی ئاڵتون و کڕینی ئەشیای ناوماڵە و بابەتانە بەڕاستی ئەبێ ئەو ئەرکە سوک بکرێتەوە لەگەڵ لەسەر ئەو گەنجانەکە ئەو پیاوانەکە بنمونە ئەچنە پرۆسەی هاوسەرگیری و داوای خانمان و ژنانەکەنەوە بە تاکید ئەوەش بابەتێکی ترە ئێستا ئەم دقەیە لە 2014شەوە ئەگەر باسی بکەین تا ئێستا تا ئەم دقەیە تەسەوڕەکەم ئەچێتە بواری جوانکاری و کەمالیات ئەبێ ئەو داواکاری ئەو بابەتانە کەم بکرێتەوە ئەگەر پارش هەیە هەڵبگیرێ بۆ ئەوەی قێرانەکەی پێچار سەر بکرێت بۆ خێزانەکە تا تێپەڕە بین ئینشاڵە و کاتە باس لە بابەتەکە بە شێوازێکی تر ئەکرێت. دکتۆر وەکو دو هەمین پرسیارم وەکەزانین کە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزانە چین و خەڵکی بە ڕێژێکی زۆر و لە بازارەکانەکەن بۆ کڕینی پێداویستی و شتومەکەکان ئەمێت بزانین ئەگەر ئێستا ڕوو بکەن لە بازارەکان لەبەرەوە بەڕاستی تەمان پرسیارەکەی جنابتە لە جێگەی خۆی زۆر گرنگە خۆی جاران ینی ئێمە باس پێش قەیران باسی ئەومان ئەکرد و دوای قەران و تا ئێستاش کە خەڵک وەکو ئەرزی جنابتانم کرد حەزەکە نەک حەزەکە ئەیەوێ خواردەمەنیەکەی دابین بکرێت بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ ماوەی هەفتەیەک و بە تایبەت ئێمە بەرەو وەرزی گەرما چین و ئیتر گەرمە دنیا و چوونە دەرەوە بۆ ئینسان ئاسایی نییە لەبەرەوە بە ڕۆژوە بێ دوکاندار بەداخەوە کە سەیرەکە ئەو کەسانە بە دڵنیاییەوە دیان شت ئەکڕن کە بریتە لە خواردەمەنی و بابەتانە کە دڵنیایە لە زیادبوونی خواست لە مانگی ڕەمەزانی پیرۆز چی ئەبێ سیرەکێ بەڕێزت نرخ زیادەکە کە پرسیارەکە لە دوکاندار بۆ زیادی کردووەڵە وەڵای من بە گەران کڕیمە کە چی جەنابەت پێشتر ئەو شتە کڕاوە لە مەخزنەکان کۆکراونەتەوە هەڵگیراون بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵام لەگەڵ ئەوشە سێرەکێ بەڕێزت دوکاندار ئەو پاساوی پێ ئەڵێ من شتەکان بە گران کڕیمە کەوانیە بەداخەوە یعنی مەبەستم بابەتەکە ڕاست نییە اینجا شتێکی تریش هەیە کە تۆ جەنابەت بە دوای ئەو بابەتەی کە شت
لە مەخازن لە ئەمبارەکان هەڵگیراون خەرج بکرێن وەکو ئێستا لەم قەیرانە بینیمان لەم قەیرانە قورستر نییە کات سەر هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە کوردستان لەگەڵ ئەوەش حکوومەت بەردەوام بوو لە کردنەوەی دەرگا سنووریەکان و خاڵە سنووریەکان بۆ هاوردەکردنی شتومەک بۆ قەیرانێکی تر ڕوونەدات لە هەرێمی کوردستان بۆیە لێرە تەسەورەکەم ئێستا ئێمە لەگەڵ بوونی ئەم قەیرانی کۆرۆناوە قەیرانی داراییەوە دابشکردنی موچەش لە ماوەیەکی درێژتر لە حەدی خۆی ئەبێ بەڕاستی دوکانداران ئاگیان لە هاوڵاتیان بێ لەگەڵ ئەوەیە ئەبێ باری سەرشانی هەوڵ بدەن بۆ سوکردنی باری سەرشانی هاوڵاتی کەم بکرێتەوە بۆ ئەوەی یعنی بەلاینی کەم نرخەکان وەکو خۆیان بن ئەوەی کە بینی ومانە لەخوا بەس بێ لە چەند شوێنێک چەند بەڕێزێک بنمونە هەرزان بازاری هەیە سێرەکەی جنابەت لەگەڵ مانگی ڕامەزانی پیرۆزە سێرەکەی بەڕێزت برنج بنمونە کیلۆی بە 1000 دینار بوو لەو مانگە پیرۆزە ئەبێت 800 دینار 750 دینار یعنی ئەوە شتێکی زۆر نایابە ئەوە خودی ئەوە لە دنیا و تەسەورەکەم زۆر بە ئاسایش بێ لە ئاخرەتیش ئەجر و پاداشی تایبەتی خۆیە هیوادارم هەموو دوکاندارن لە گەڕەکەکانیش بەم شێوازە تەعامل بکەن لەگەڵ مانگی ڕەمەزانی پیرۆزە زۆر سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکانت خۆشحاڵ بەڵێ سپاس بۆ دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان کاروان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لادووە کۆ لەگەڵمانەیە کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێ دەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چین. بله کوژین دمت باش بیت دم بینرین گله کردستان باش بیتن زانیاریان روزل پارێزگە هادوو که زانیاریان سەرەتایی کو ئەڤروکە پارێزگە هادوو که بژین کەش و هەوای پارێزگە هادوو که کەش و هەوایەکی بارانیە کو بیتن ڕێژەیەکە بارانێ باریتن پارێزگە هادوو که هەرچەندە هەندێک پێلێن کێم بارینە پارێزگە هادوو که چاوەڕێتی تاکردن کو هەندێک پێلێن دیژی بارن نسبت وان ڕێنمایان کول پارێزگە هادوو که دەرکەفتین کو ڕۆژانە جورا اپراسیونا ویروس یا دژی ویروس کرونا پارێزگە هادوو که هەندێک ڕێنمایان نیل پارێزگە هادوو که دەرتێخیتن لە دهی پارێزگارێ دوو که کنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بێژین هەندێک ڕێنمایانی دەرێخستن هەندێک جهێتنی دەرێخستن هەروەکو کنگرە ڕۆژنامەوانیدا دیارکردن کاچاوانێ بڕیارە قەدەغاکردنێ و هەروەستان بڕیارە گرتنە بازاری پارێزگە هادوو که بێژین پێنگاو بوونە ئەکسەری هاتیە دایخستن یانژی هاتیە قەدەغاکردن وەسڵا دێ پێنگاو بێژین بازارێ دوو که هێتەڤەکردن و هەروەسڵا دێ ئاسانکاری هێنەکردن و ژیان زڤری تەڤە بێژین ژیان زڤری تەڤە ڕەنگێکی ئاسایی وەکو پێشدەمێ کۆرۆنایە پارێزگە هادوو که دهی بڕیاردا کو ئەڤروکە هەندێک جهێندی یەن ناڤە بازارێ دوو کێدا بهێنەڤەکردن شوانژی پیشەسازیە تڕۆمبێلە پارێزگە هادوو که کو بڕیاردا بهێتەڤەکردن دەمژمێر 5 سپێدێ تا 3 ئێڤاری هەروەسڵان ئێڤەکردنا کارگەهێن چێکردنا دەرگە و پەنجەرێن پلاستیکی و ئەوژی بهێنەڤەکردن هەروەسڵان ئێڤەکردنا جهێنکردین و فرۆتنا کەلوپەلێن کارە بێت نافماڵێ و هەروەسڵان ئێڤەکردنا جهێن فرۆتنا مۆبایلە و هەروەستان ڤەکردنا مەیدان کا بێژین گوراپانا فرۆتنا تەرشوتەواڵی پارێزگە هادوو که هەلبەت ئەڤە ji bo hindê dihênevkirin ji ber ku ev bazarên ku me amaje pêkirî ya êkê ku xelek gelekî pêdivî bi van cihane bihênevekirin her waslan bêjin bû saxlemiya xelkî jî ev cihe baştirin ji cihên ku ew bazarên ku bêjinê Qayseriyan jî yên girtî her waslan rênmayên saxlemiyê jî dêl servan hene cêbecêkirin ku ew kesên ku van dikanan vetken pêdiviye hindek rênmayên saxlemiyê cêbecê bikin lijna dîvçûnê ya jûra operasyona dê sergerîtin li van bazaran ku eger rênmayên saxlemiyê bicihne înan dê pêrabûnên yasayî beramber wan hênekirin wekû têta zanîn beryaniha jî dikanên mobaylan hatbûne vekirin lê ji ber pêgirî nekirin rênmayên saxlemiyê wekû berpirsê lijna dîvçûna bazarî diyarkirî hatine dayexistin ji ber pêgirî nekirina wan rênmayên saxlemiyê her waslan zêdebûna qerebalixê wan dikanan yan jî nava bazarî da her waslan min vê amajê piştekê dî jî bidem ku sê kes tinê yê tûşî vayrûsê koronayê bûn
ئەو مابوونەت نەخۆشخانەیەدا خۆشببختانە شوێدی ئەوژی پشکنین بۆ هات ناکرن نگاتیف دەرکەفتن واتە کۆڕۆنا لێ نامایە یانژی بێژنیان خلاص بووین ژێ قەیرانێ ژێ ناساخیە ببورن یت خلاص بووین ئەوژی هاتنە دەرێخستن هەروەسان پارێزگە هادووکێ پشێوەیەکی بەرچاف کۆنتترۆلا بێژین یا ڤایرۆسی کۆڕۆنای هاتیەکردن و ئەو کەسێن کول دەرڤی پارێزگە هادووکێ تێنەت ناوە پارێزگە هادووکێدا بێژین ئەوژی تێنە کەرەنتینەکردن لێوەکو پارێزگارێ دووکێشدا دیارکردن هەندی ئێک کەس ژیما بیتن نەبتنێ هەرێما کوردستانی بەلکل جیهانێ کو تووشی ڤایرۆسی کۆڕۆنای بووی ماترسیال سەرهەمی جیهانێ هەیە و هەروەسان ئەوژی دێ بەرهەڤیان خۆکیان و پێڕابوونن خوێن ساخلامیەیەن هاتنۆچوونێ دێکیان داکو ئەف ڤایرۆستا بەڵاف نەبیتن وەکویدا دیارکردن و ئەف ڤایرۆستای زەحمەتە بهێتە کۆنتترۆلکردن لاوراژی یابساناهێنینە و بێژین سەرکەفتنە سەر ڤایرۆسی کۆڕۆنای بهێتە ڕاگەهاندن ئەڤە بوون ئەو زانیاریان و ناوە پارێزگە هادووکێ مە بەدەینە دیارکردن کوژین ئەگەرەوە پرسیارەکە بی دەزڤڕی نەڤەستۆدیوەیە. بەڵێ سوپاس بۆ پامنێرمان کاروان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دووە کۆ لەگەڵمان بوو بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان عوسمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە عوسمان سڵاو لێبێ و بەیانیت باش بێ دەمێ بزانن کە زانیاریەکان ڕۆژ لای تۆ چین. لەم کاتت باش سێ پۆینتی گرنگ کە ئەمێ بە خێرایی بۆتی باس بکەم. یەکەم لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووە بە خۆشحاڵیەوە لە کوردستان هیچ حاڵەتێکی بوونی ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە. ئەمەش ئەو قۆناغەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ کە کاری پێویستیان بۆ کرد و پلانەکە سەریگر واتە کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان بە شێوەیەکی تایبەت لە عێراق بە شێوەیەکی گشتی لە ئاستی پێویستایە. پێشنیارێکی تر هەبوو بۆ کەمکردنەوەی موچەی فەرمانبەران لە ئاستی عێراق بۆ لە 125 بەڵام ئەمیندارێتی وەزارەتی با بڵێن ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو بابەتی ڕەفز کرد کە ئەوە ئەبوو لە کوردستانی جێبەجێ بکرێت ئەوەش پۆینتێکە کە بۆ خزمەتی خەڵکە لە ماوەی ئەم ڕابردووە ئەبینین لە شاری سلێمانی بەڕێبەراتی گشتی کشت و کاڵی سلێمانی هەڵمەتێکی پێویستی دەست پێ کردو بۆ هەندێک لەو سێکتەرانەی کە تایبەت بن بۆ خۆیان کۆژین بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین بە سوپاسەوە کاک ڕزگار حەمەد جێگیری بەڕێبەری گشتی کشت و کاڵی سلێمانیمان لەگەڵە بزانین چیان کردووە و چی ئەکەن بۆ جوتیاران بە تایبەت کە ئێستا وەرزی بەهارە و وەرزی کشت و کاڵ و دەستپێکردنی هەندێک سێکتەری تایبەتی کشت و کاڵ ڕەنگە ئەو زیاتر پێمان بڵێ. فەرموو کاک ڕزگار نزیک بەرەو لە مایکەکە بەیانیت باش و پێمان بڵێ چی ئەکەن و وابزانم هەندێک ئاماریشت لایە. بەیانیتان باش و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان دیارە کشت و کاڵ و کەرتی کشت و کاڵ لەم کاتێ ئێستا ئەهمیەتێکی گەورەی هەیە دوا بدوایەوەی کەوە لە هەموو دنیا بینیمان ڤایرۆسی کۆرۆنا بۆ هۆی وەسانی جوڵەکان بۆ هۆی ئەوەی کەوا زۆربەی زۆری بازرگانی و داتەپانی کەتی نەوت و داتەبانی نرخی نەوت و بچێش لەسەر خواردن و لەسەر پێداویستی تەندروستیەکان زیاتر بوو بۆیە هەموو جیهان ئێستا کە بین دیقەدەین کار لەسەر چاکسازی لە ئابووری چاکسازی لە کەرتی کشت و کاڵە ئەکات و کەرتەکانی تر بەشێکی زۆری وەستاوە بەهۆی ئەم نەخۆشیەوە بەهۆی ئەم ڤاپەتایەوە دیارە ئێمە لە هەرێمی کوردستان ناتوانیمان ئەم ساڵ زۆر بە شێوەیەکی باش بتوانین کار لەسەر ئەم کەرتە بکەین بە تایبەتی هەوڵی جددیمان ناکە ئەم پەتایە نەبێتە مای ئەوەی کەوە لە کاتی قەدەغی هاتوچۆ لە کاتی پشوەکانی خۆپارێزیە جوتیاران بتوانین کار ئاسانیان بۆ بکەن بچنە سەر زەویە کشت و کاڵەکانیان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و لە سەرتاسەری هەرێمی کوردستان وەرزی کشت و کاڵیە وەرزی کاتی بەڕاستی کۆنتترۆلکردنی ئافاتی کشت و کاڵیە کاتی گواستنەوەی هەنگە کاتی ئامادەکردنی باخە کاتی ڕەز چێڵانە کاتی بڕینی گژوگیایە کاتی ئەوەیە کەوە لێرە بەدواوە بەرهەمی ناوخۆ دەست پێکە کاتی قەدەغەکردنی ڕاوی ماسیە ئەم کاتانە کاتێکی گرنگە بۆ ئێمە بە تایبەتی لە وەرزەیە کەوە لەگەڵ بوونی پەتاکە و لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنای ئێمە توانیمان بە شێوەیەکی بەردەوام لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانمان دەوام بکەین و کار لەسەر ئەوە بکەین کە بە جددی بتوانین فریای جوتیاران بکەوین بەشێکی زۆر لە جوتیاران توانیمان بە سوپاسەوە لەگەڵ
لیژنە باڵای ئۆپەراسیۆنەکان کە ئێمە لە 23 مانگەوە لە ئۆپەراسیۆنەکانە ئەندامین توانیمان کار ئاسانی بکەین بۆی کە بە شێوەیەکی خۆپارێزی جوتیاران بچنە سەر چێلگەکانیان و بتوان لە چێلگەکانیانە دەستکەن بە کاری چێلگەی و گواستنەوەی شەتڵی خانووی پلاستیکی. خۆشببختانە ئەتوانین بڵین ئێمە ئەم فترەیە کە فترەی قەدەغەکردن بوو یاخود فترەی خۆپارێزی بووە تاکو ئێستا فەرمانگە کشت و کاڵەکانمان و لەسەر ڕاستپاردەی جەنابی وەزیری کشت و کاڵ توانیمانە لەسەر بودجەی عاناتی زراعی زیاد لە 1970 طن سەماد دابشکەین بەسەر جوتیارانە سەمادی یۆریا کە تایبەتە بە گەشەی گەنم لەولاوە توانیمانە زیاد لە 9000 لیتر مبیدات دابشکەین بۆ کۆنتترۆلکردنی حەشەرەی سن و کولە کە لە ئێستادا لە زۆر لە چەندێک لە شوێنەکان هەیە و کاتێتی بەڕاستی بۆیە توانیمانە لەم کاتەیە دەرماندا بەشکەین و قڕکەدا بەشکەین بۆ کۆنتترۆلکردنی لەلایەکی ترەوە هەر لەم کاتەی ئێستا ئێمە توانیمانە چاودێریەکی زۆر ورد و توندی کەرنتینەی باشماخ بکەین کە لە کەرنتینەکانە ستافی هۆبەی کەرنتینەی کشت و کاڵی ئێمە لەوێ دەوامەکە بە شێوکی 24 ساعاتە بۆ ڕێگرتن لەو بەرهەمانەی کەوا خراپە ڕێگە نادەین بەرهەمی ناو خراپ بێتە ناوەوە و هەروەها جێبەجێکردنی بڕیارەکانی وەزارەتی کشت و کاڵ بەدارانی باش لەسەر بەرهەمەکانی کەوا ئێستا بەرهەمی ناوخۆ پێگەیشتۆ لەسەر بەرهەمی هاوردە و لەو سەریشەوە پشکنینی تەندروستی تەواو بە ئەو بەرهەمە خۆراکی و تەندرو کشت و کاڵیانەی کە لە وڵاتی ئێرانەوە دێتە ناوەوە. لەلایەکی ترەوە چاودێریکی تەواومان بە هەماهەنگی لەگەڵ جەناوی قایم قام و بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی پارێزگای سلێمانی و ئاسایشی ئابووری و چاودێری بازرگانی کردووە بۆ چاودێریکردنی علوەی سلێمانی و ڕێکاری جددی و باش و تەندروستمان گرتوۆتە بەر بۆی بتوانین کۆنتترۆلی ناو علوەی سلێمانی بکەین بۆ هەم لە ڕووی خۆپارێزیەوە هەم لە ڕووی بەرز نەبوونەوەی نرخەوە هەم لە ڕووی کواڵیتی ئەو بەرهەمانەی کە دێتە ناو علوەوە و دابەش دەبێتەوە بەسەر مارکێت و سوپەرمارکێتەکانە. لەلایەکی ترەوە بەشدار بووین لە لیژنەکانی قەدەغەکردنی ڕاوی ماسی لە سەرجەم قەزا و ناحیەکانە بۆ کۆنتترۆلکردنی کاتی وەرزی دانانی گەڕای ماسیە لە ئێستادا بۆ قەدەغەکردنی ڕاوی ماسی. لەلایەکی تر لەم چەند ڕۆژەیە بە هیواین 4850 تۆپ لایلۆنی خانووی پلاستیکی بۆ دەعمی خانووی پلاستیکی دابش بکەین کە لە ئێستادا میکانیزمەکەمان ئامادەیە و توانیمانە لە ڕێگەی دەعمی کەتی کشتوکە دەعمی عاناتی زراعی و پاڵپشتی کشت و جوتیارانەوە بە 495 میلیۆن دینار توانیمانە لایلۆن بکڕین بۆ خانووی پلاستیکی بۆ دەعمی خانووی پلاستیکی. شەتڵی خانووی پلاستیکی زۆر هاوکاریمان کردن بۆ گواستنەوەی شەتڵەکان لە خانووی پلاستیکیەوە بۆ لە مەشتەلەکانەوە بۆ خانووی پلاستیکی. لەلایەکی تر هەنگەوانەکانمان خۆشببختانە ئەمساڵ هەوڵی جددیمان نابۆی بتوانن بگەنە لای هەنگەکانیان بە تایبەتی وانەی کە هەنگەکانیان گەرمان و کوێستان پێ ئەەکەن و ئێستا هەنگەکانیان لە گەرمیانە کاتی پورەدانی هەنگەکانیان بوو کە ئەتوانین بڵین سنووری پارێزگای سلێمانی لە ئێستا لە سەر و 130,000 پورە هەنگی هەیە و توانای بەرەمهێنانی 400 تن هەنگی ئەبێ ئەمساڵ وینی ئەبێ ئەمساڵ کە ئەمە خۆی بۆ خۆی خۆشببختانە ئەتوانین بڵین کارێکی زۆر گرنگە. لەلایەکی ترەوە پرۆژە پەلەوەریەکان توانیمانە هەوڵی جددی بین بۆەوەی کە بەرهەمەکانیان بە بازار بکەین لەم کاتەی ئێستادا کە قەیرانێکی گەورە هەبوو کێشەیەکی گەورە هەبوو لە بە بازارکردنی مریشتی چاڵگە پەلەوەریەکانە پلانێک هەیە لە وەزارەتی کشت و کاڵ بۆ ئەوەی کەوا بتوانین لە داهاتووە بە پیشەسازی بکرێ ئەم کەرتەوە لە داهاتووە بتوانێت بە شێوەیەکی مۆدێرانە بە شێوەیەکی ڕێکوپێکتر بە بازار بکرێ بەرهەمەکانیان و لەگەڵ ئەوەشە بەتوانیمانە لە ڕێگەی تیمەکانمانەوە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی بتوانین 5 مەڕەشەی گەورەی مەحمولە دابش بکەین بەسەر ناوچە گەورەکانە بە تایبەتی مەساحاتی مەزروعی گەورە چەمچەماڵ بیتوێن خدران دوکان و هەروەها بازیان و شارەزور و سەیسایەق و بەرزنجە کە ناوچەی بەرەمهێنانی گەنمە لە ئێستادا 5 مەڕەشەی گەورە هەر بە هەمان شێوە لەسەر پاڵپشتی عاناتی زراعی کڕیمانە و دەستکرا بە دابشکردنی بەسەر جوتیارانە بەسەر ناوچەکانە بۆی جوتیاران سوودمەند بێت لە کاتی ڕشاننا لە مەساحاتی گەورەیە بۆ کۆنتترۆلی سن و کولە. خۆشببختانە جەنابی وەزیر هاوکارمان بووە توانیمانە هەر لەم کاتەی ئێستادا بە 2 مەڕەشەی تر جەنابی وەزیر بۆی نردوین کە دانێکمان بۆ خدران دابین کرد و دانێکشمان بۆ سلێمانی ئەوش بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی هەولێر و بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی سلێمانی. ئێمە بەردەوام بووین لە کارکردن لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی و شارەوانی بۆ ڕشاندنی بەشێکی زۆر لە گەڕەکانی شاری سلێمانی لەم کاتی خۆپارێزیە وەکو خۆبەخش بەشدار بووین لە ناو تیمەکانی هەم لە لیژنەی ئۆپەراسیۆنەکان هەم لە لیژنەکانی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵ ئەوەشتا ڕێکاری و ڕێنمایی تەواومان نووسیوەتەوە بۆ چۆنیەتی مامەڵەکردنی هاوڵاتیان بە سەوزۆمی و چۆنیەتی شۆرنەوەی سەوزۆمی و چۆنیەتی کڕینی سەوزۆمیەوە لە بازاڕەکانە. ئەمە و لەگەڵ ئەوەیە کە ئێستا کاتی ئەوەیە لەگەڵ بەغدا
بەرنامەی ئامادەکاری بکەین بۆ کردنەوەی سایلۆکان بۆ ئامادەکردنی سایلۆکان بۆ دیاریکردنی ناوی جوتیاران تایبەت بە بەرهەمی گەنم خۆشببختانە لە هەڵمەتێکی جددی و بەکارێکی خۆبەخشانە توانیمانە ناوی 24,000 جوتیار ئامادە بکەین کە بەرهەمی 800,000 تەن گەنمیان هەیە بۆی ئەمساڵ لە 1,137,000 دۆنم زەویدا چێنراوە لە سنووری پارێزگای سلێمانی بەگەنم بدرێ بە وەزارەتی بازرگانی عێراقی لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵی خۆمانەوە بۆی بتوانین لە ڕێگەی وەزارەتی بازرگانیەوە ئەمانە لە بەرنامەی وەرگرتنەوەی گەنم بێبەش نەبن لەلایەکی ترەوە ئێمە هەر لە ڕابردووە لە کاتی بەکرێدانی گەنجینەکانی گردەبۆر بۆ ئەوەی کەوا بەکار بهێنرێتەوە وەکو هەلی کار بۆ ئەندازیارانی کشت و کاڵی و کارمەندانی کشت و کاڵی پزیشکانی ڤێتەرنەری و دەستی کار بۆ کشت و کاڵیەکان لێکێ لە بڕیارەکانمان کەوا بە هەماهەنگی و لەسەر ڕاستپاردەی جەنابی وەزیری کشت و کاڵ لە گرێبەستەکەیە دیاریمان کردووە کە ئەم پرۆژەیەکە بێ بۆ شاری سلێمانی کە بۆ سوود وەرگرتنی جوتیارانەوە بۆ وەرگرتنی بۆ کڕینەوەی بەرهەمی ناوخۆ سوود وەرگرتن لە بەرهەمی ناوخۆ بێت و بەکارهێنانی دەستی کاری ناوخۆ هەلی کار بۆ ئەندازیار و کارمەندی کشت و کاڵی بدۆزرێتەوە خۆشبەختانە جەناب وەزیر و لە ڕێگەی نووسینگەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتەوە ئیعلانی ئەوە کرا کە ئێستا ئەم پرۆژەیە ئامادەیە و داوای سیڤی کراوە لە ئەندازیاران و کارمەندانی کشت و کاڵی و داوای سیڤی کراوە لە پسپۆرانی کشت و کاڵی کە سیڤیەکانیان تەقدیم بکەن بۆی لە داهاتوە هەلی کار بۆ زیاد لە 400 کەس بدۆزرێتەوە لەو پرۆژەیە کە بریتێ لە پرۆژە گەنجینەکانی گردەبۆر بە مەبەستیەوە بازاڕکردنی بەرهەمی ناوخۆ لەلایەکی ترەوە ئێمە محەتەکانی گەنجینەکانی گردەبۆر چین یعنی ئەوە گەنجینەکانی گردەبۆر پرۆژەیە کشتتوکڵەکان کاریان چێ گەنجینەکانی گردەبۆر بریتە لە 32 گەنجینە کە بەشێکی باش لە گەنجینەکان گەنجینەی ساردخانەیە گەنجینەی بەستووە گەنجینەی نۆرماڵە گەنجینانە پرۆژەیەکی گەورەیە 32 گەنجینەیە لەسەر 220 دۆنم دروست کراوە کاتی خۆی ئەم پرۆژەیە بۆەوە دروست کراوە کە بتوانرێت سوود لە کڕینەوەی بەرهەمی ناوخۆ وەربگیرێت بۆ بکرێت بە پرۆژەیەکی کشت و کاڵی گەورە تاوەکو بتوانێت جوتیارانی ئێمە زەرمەند نەبن لە کاتێک کە بەرهەمەکانیان پێگاو لە بازارەکانە خوارە ناکات بەرهەمەکانیان پێگاو لە بازارەکانە نرخیدا ئەبەزێ بەهۆی عەرز و تەڵەب بۆیە ئێمە بە مەبەستی سوود وەرگرتن لە بەرهەمی کشت و کاڵی ئەم پرۆژەیەمان بە شێوەی زیادکردنی ئاشکرا داوە بکرێ بە کەرتی تایبەت و کەرتی تایبەت لە ئێستادا بۆ مەبەستی تەدریج و خەزن و کڕینەوەی بەرهەمی ناوخۆ دەستی کردو بەکارکردن و لەم کاتی ئێستاە ئەندازیارانی کشت و کاڵی کارمەندانی کشت و کاڵی ئەوانەی کە کشت و کاڵین سوود لەم پرۆژەیە وەرئەگرن لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بۆ بەمبەستی چۆنێتی خەزنکردنی بەرهەمی ناوخۆ چۆنێتی دەدریجکردنی بەرهەمی ناوخۆ تعبیەکردنی بەرهەمی ناوخۆ و هیوامان وایە لە داهاتوە بەرهەمەکان هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەین ئەمە و دەیان پرۆژەی تر کە هەر ئەمڕۆ ئێمە لەسەر بڕیاری جەنابی وەزیر و بە هەماهەنگی جەنابیان توانی 407 میلیۆن دینار موافقەت وەربگرێ ڕەزامەندی وەربگرێت لەسەر کراتی ئەنجومەنی وەزیران بۆ کڕینی موبیدات و دەرمانی قڕکەری کولە و 95 میلیۆن بەر سنووری پارێزگای سلێمانی کردووە کە ئەتوانین بڕێن ئەمڕۆ 3800 لیتری تر دەرمانە کڕین بۆی بتوانین کۆنتترۆلی سن و کولە بکەین و خۆشببختانە دوایین بڵێن ئێمە ئەم ماوەی کە ئیشمان تیا کردو ئەم مانگونیوە بە شێوەیەکی کارمان کردووە کە بتوانین کەرتی کشت و کاڵ ئینقازکەین لەوەی کە لە وڵاتان باسەکرێکە کە ئابووریدا ئەڕمێدیا کەرتی کشت و کاڵ بەرەو زەرەر بڕوات ئێمە هاوکاریمان کارمان کردو بۆی کە بتوانین کەرتی کشت و کاڵ ببێ بە کەرتێکی نمونەیی بێ بە ئەولەویەتی حکوومەت خۆشببختانە هەر لەم چەند ڕۆژانەش پلانی استراتیجیمان تەقدیم کردووە لەگەڵ جەنابی وەزیرە بۆی بتوانین پلانێکی استراتیجیمان هەبێ بۆ کەرتینەوە بە کەرتی کشت و کاڵ بێ بە کەرتێکی بەدیل بۆ کەرتەکانی تر و لە پاڵ ئەوەش بێ بە ژێرخانێکی ئابووری گرنگ و هەلی کار بۆ هاوڵاتیان و پێویست نەبێت لە دەرەوە هاوردێ بەروبووم بکەین. بەڵێ کۆژین ئەمە بەشێکن لە زانیارەکانی ڕزگار حەمەد جێگری بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی دوایین پوینت کە من ئەمێ بۆ تۆ بۆ بینەرانی گەلی کوردستانی باز بکەم کۆژین ئەوش گرنگیدانە بە کەرتی کشت و کاڵ و لالێکردنەوە لە کەرتی کشت و کاڵە کە دوێنێ هەواڵەکانی دنیا باسییان کرد کە نەوت وەکو بە زمانی ئابووری ئەڵێ هاڕێ کرد نەوتی تەکساس دوێنێ ئێوارە لە بازارەکانی جیهان گەیشت بوو 84 سنت لە مێژووی دوور و نزیکی ئەمریکای یەکەم جارە ئەکاتەوە ئاستا کەواتە پەیامە هەرێ گرنگە کە هەڵبەت ئەمە بۆ نەوتی
ڕۆژهڵات یا بۆ ئەو نوتەی غیری تەکساسیش هەمان ئامانجە یا ئەچێتە هەمان بار کەواتە ئەمە ئاسوویەکی غەریبەکایتر ئەبێ وڵاتانی کە خاون کشتتوکاڵن کە عێراقی لەو چارچەوە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەبێ لای پێویست لە کشتتوکاڵکەنەوە کشتتوکاڵ بەکەن بەسەر چاوەیەکی گرنگی بەرەمهێنان یا داهات بۆ تاکەکانی وڵات کۆژین. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئۆسمان کا بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ عزیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد و کامەران بن.